بەڕێزان لەرکەن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە دیارە گفتوگوێم شەوم تایبەتە بە باسێکی هەستیار لە سەر زار و لە معریفەی کۆمەڵە مامۆستای وردبینی زانکۆ جیاوازەکانی کوردستانەوە ئەمەوێ تەواوی ئەو زانیاریانەی کە لە توێژینەوە جیهانیەکان و لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە باسەکرێ هەتا بە ناساشەوە لەسەر خۆڵبارین مەترسیەکانی خۆڵبارین هۆکاری خۆڵبارین چۆنێتی چارەسەرکردنی خۆڵبارین مەترسی خۆڵبارین لەسەر ئەو وڵاتانەی کە هەیە کام وڵاتانە لە بەردەم مەترسی و هەڕەشەی گەورەدان ئەم شەو هەمووی لە زاری ئەم مامۆستایانەوە بخەمە ڕوو بۆ ئێوەی بە ڕێز و خۆشەویست لە پێناوی زیاتر قوڵکردنەوەی معریفەی هەمووان لەسەر ئەم دیاردا سروشتیە مەترسیدارە نوێیە دیارە کە ئەڵێم نوێ ئەمەوێ پرسیار لەوان بکەم لە ڕابردوودا ئەوترێ بە شێوەی زۆر چڕ و مەترسیدار لە ڕابردووی دوور و تا ڕادەیەک نزیکدا ڕوویداوە بەڵام ئەمەی ئێستا زۆر نوێیە لەبەرەوەی کە لە پاش جەنگی جیهانی دووەم بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵە جەنگی تری بەخۆ بینی هەموو ئەمانە بەشێکی لە بیابانەکانە پاشماوەی چەکی فۆسفۆری و کیمیاوی و کارەساتەکانی جەنگ چکاری گەریەکی لەسەر ئەو بیابانە هەیە کاتێک کە تەپۆتۆزی ئەو بیابانە با هەڵی دەگرێ و چڕی جیاوازی با و دروستبوونی ڕەشەبا لەگەڵ خۆیان ئیهێنێ بۆ ناوچەیەکی تر تا چەند مەترسی دروستەکە لەسەر پیسبوونی ژینگە دیارە هەفتەی ڕابردوو بۆ خۆتان بینیتان بەرنامەکەم باسی ئەو کارەساتەم کرد کە لەسەر هەنگوین هەیە ئەمەوێ دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران بکەم لەبەرەی کە دوای بەرنامەکە و خستنەڕووی ئەو کارەساتە گەورەیە وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پێی ڕاگەیاندین دەست بەجێ بڕیاری دابینکردنی پارە بۆ دانانی و کڕینی تاقیگەیەکی مرکزی بۆ پشکنینی هەنگوین و نەخۆشیەکانی هەنگ بڕیاری لەسەر درا ئەمە مایی دڵخۆشیە بەڵام ئەوەی کە کارەساتە لێرە ئەوەیە بنەرانی بەڕێز دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت یاریێمی کوردستان ئەو ئامێری کە پێوترێ ئێر کواڵەتی و هەوا پێ واتە لە ساڵی 1930ەوە هەیە قۆناغ بە قۆناغ و پێ بە پێ گەشەی کردووە تا ئەو ڕادەیە ئێستا بووە بە پێویستێکی نکۆڵی لێ نەکراو ئەبێت لە زۆربەی ئەگەر نەڵم قەزاکان لە پارێزگاکاندا ئەم ئامێرە هەبێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا نییە بەهای ئامێرەکەش بایی 55 وەرەقەیە ئەگەر باشترین ئامێر بکڕیت بۆ هەر شارێک بۆ ئەوەی کە کواڵەتی هەواکەی دەستنیشان بکەیت و بەپەلە زانیاری نوێ بە کاژێر بە کاژێر یا ڕۆژ بە ڕۆژ یا ڕۆژەکانی هەفتە بیەی بە هاونیشتیمانیان بایی دەفتەرێک و 5 وەرەقەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە نییە دیارە ئەم مامۆستایانە کە ئێستا لێرە قساکەن ناوەندەکانی توێژینەوە و سەنتەرەکانی توێژینەوەی کوردستان و زانکۆکانی کوردستان تا ئێستا توێژینەوەی ورد و تایبەتمەندیان نییە لەسەر ئەم پیسبوونی ژینگە و ئەم دیاردە تازایی پیسبوونی ئاوهەوا لە ڕێگەی خۆڵبارینەوە بەڵکو بەشێکی زۆری ئەو داتا و زانیاریانەی کە بۆ ئێوە کەمێکی تری خەنە ڕوو لەبەر ڕۆشنایی تۆژینەوە جیهانیەکاندا کە کراون و هەروە زانیاریەکانی وەزارەتە تایبەتمەندەکانی ئەمریکا کە داویانە بە عێراق کارەساتێکی گەورەیە وڵاتێک ڕوبەڕووی بە بیابانبوو نەبێتەوە وڵاتێکی وەکو عێراق ڕوبەڕووی کارەساتێکی گەورە ئەبێتەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەموو باسیێواکەن عێراق و سووریا لەو دوو پۆینتەن کە لەبەردەم مەترسی بە بیابانبووندان تا ئەو ڕادەیە ئەگەر چارەسەر نەکرێ یا ئەگەر بە موعجیزە گۆڕانێکی ئەرێنی لە کەشەوەدا ڕوونەدا مەترسی تا ڕادێک لە هەندێک ناوچە لەسەر نەمانی ژیان هەیە لە عێراقدا بەڵام لە وڵاتەکە خۆیدا وەک ئەوەی کە هیچ ڕووی نەدابێ هیچ توێژینەوە نییە هیچ بودجەیەک تەرخان نەکراوە دوێنێ بیستم پارێزگای ئەنبار کە یەکێکە لە ناوەندەکانی کارەسات لە عێراقدا داوای کردووە بودجەیەک بۆ پشتێنەی سەوزایی دابین بکرێت هەرچەندە بەتەنێ پشتێنەی سەوزایی چارەسەری ناکە لەبەرەوەی ئەو شەپۆلە هەندێک جار 6 کیلۆمەتر بەرزە 6,000 کیلۆمەتریش دەڕوا تەنانەت چیاکانیش ناتوان ببن بە بەربەز بۆی بەڵام پشتێنەی سەوزایی هیچ نەبێ ئەتوانێت تا ڕادەیەک ڕۆڵ و کاریگەری هەبێت لە پاکردنەوەی هەوا لەبەرەوەی هەر
1 هێکتار سەوزایی توانای پاکردنەوەی 18,000 مەتر سێجا هەوای هەیە، لانی کەم بوونی باشترە لە نەبوونی. اینجا با بچمە لای میوانەکانم بەخێراتم سەر چاوەکانم سوپاس بۆ ئامادەبوون هەموو لایەکتان. میوانە بەڕێزەکانم دکتۆر عەبدولمتەلیب ڕەفعەت مامۆستای زانکۆی گەرمیان، کاکا و کارجەلال بەڕێوەبەری دارستان و پاوان لە سلێمانی و لەم پرۆگرامەدا نوێنەری وەزارەتی کشتوکاڵ، کاک شوانجاف پسپۆڕی بواری جوگرافیا، دکتۆر ئاکۆڕەشید پسپۆڕی بواری ژینگە و مامۆستا لە زانکۆی کۆمار، هەروەها کاک عیسا فەیاز بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەکنیکی لە وەزارەتی ژینگەی عێراقی لە نووسنگی بەغدای ڕووداوەوە لەگەڵمانە. بەخێر بن سەر چاوەکانم، با سەیری ئەمین هاوسە بکەین و دەسەکەم بە پرسیارەکانم. فەرمون بینەرانی هێژە. کورسی و مێزەکانی کافتریایەکی نێوشاری بەغدای عێراق خۆڵێکی پرتەقاڵی ڕەنگ دایپۆشیون. خۆڵبارین لە عێراق بووەتە دیاردە بە جۆرێک کە خەڵک بە ئاسایی دێن و دەڕۆن. لە هەردوو مانگی ئادار و نیسانی ئەم ساڵدا لایەنێکەم 8 جار شەپۆلی چڕی خۆڵبارین بەغدا پارێزگاکانی باکوور، ڕۆژاوا و باشووری وڵاتی گرتووەتەوە. ئەو گەردەلول و خۆڵبارینەی کە وڵاتی گرتوێتەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو نزمە پاڵەپەستۆیی کە لە باکووری ئەفریقاوە لە بیابانی گەورەوە ڕووی لە عێراق کردووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا عێراق کەوتە ژێر ئەو کاریگەریە. سەرەتاکەی لە ناوچەکانی ڕۆژئاواوە دەستی پێکرد. ئەو نزمە پاڵەپەستۆیە تەوژمێکی هەوای گەرم لەگەڵ خۆی دەهێنێت لەگەڵ بای باشووری ڕۆژهەڵات کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە. تاوەکو ئێستا سەرووی 10,000 کەس بەهۆی تەنگە نەفەسیەوە گوێزراونەتەوە بۆ نەخۆشخانە. لایەنێکەم 6 کەسیش گیانیان لەدەستداوە. بەهۆی شەپۆلی خۆڵبارین لە بەغدا سەتان کەس تووشی تەنگە نەفەسی بوون و لەم نەخۆشخانەی خەوێنراون. زۆربیان لە ڕێگەی پێدانی ئۆکسجین بارودۆخیان باشتر بووە. هەرێمی کوردستان وەک هەمیشە بەر ڕووداوە دروستکرا و سروشتیەکانی بەغدا و ناوچە عێراقیەکانی دیکە دەکەوێت. ئەمساڵ 3 شەپۆلی توندی خۆڵبارین هەرێمی کوردستانیان گرتووەتەوە. لایەنێکەم 800 کەس گەیەندراونەتە نەخۆشخانەکە. ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی سلێمانی دەڵێت بەهۆی کەمی بارانەوە ئەگەری بەردەوامبوونی خۆڵبارین بەرزە. تەپوتۆزمان ئەبێت وەکو ئاماژەمان پێ وەڵام ئەوە ناگەێنێت کە ئیتر ئێمە خۆڵبارینمان نابێت. ئێمە زۆر جار هەبوو لە وەرزەکانی پێشووتریشە ئەو بەتایبەتی و وەرزانی کە کەمبارانی بووە چەندین حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کردووە کە گەیشتوتە ئەوەی کەوا لە ساڵێکە 40 بۆ 45 حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کرد. کەشناسی عێراق دەڵێت بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پێشبینی دەکرێت لە ساڵی 2050 لایەنی کەم لە ساڵێکدا 300 ڕۆژ خۆڵبارین ببێت. وەزارەتی کشتوکاڵی عێراقیش پێی وایە چاندنی سەرووی 15 میلیارد درەخت یەکێکە لە ڕێگەکانی ڕێگریکردن لە خۆڵبارین. بەڵێ بەڕزانجارێکی تر سلااوان لەبێ بەڕاستی ئەوە کارەساتە. هەروەها لە پێشکەکەمە هەڵەیەکم کرد 1 هێکتار واتە 10,000 مەتر دووجا واتە 4.2 توانای پاکردنەوەی 18 ملیۆن مەتر سێجای هەیە، نەک 18,000 مەتر سێجا بۆی بە هەڵا نەڕوە. کاک دکتۆر بەخێر بێ سەر چاوەکانم، ئەمەوێ بەڕاستی ئەوە بزانم بۆچی لەم هەموو زانکۆی کوردستان و لەم سنتەری توێژینەوانەی هەمانە بۆچی توێژینەوەی وردی کوردستانی نییە لەسەرم کارەساتە؟ بەڵێ سپاس. دیارە ئێمە وەکو کەفاایی ئینسان وەکو کەفاایی مرۆڤی و کەفاایی عیلمی ئەوە لەبەردەستایە خەڵکی بەتوانامانێ و خوێندکاری توانامانەیە کە ئیش لە بوارەکە. بەڵام ئێمە یەکێک لە پایەکانی ریسێرچ ئەوەی کە داتاو هەبێت. داتا مانای فەحس کە لە واقع حاڵە ریڵ تایم لەو کاتەیە بکرێت. داتا بۆ نییە. داتا بۆ نییە. دوو نوع داتا هەیە. داتایەکێ ئەوەی کە لە سەتەلایت ئەمجەکانەوە وەرەگرین کە ئەوەش داتای ناوخۆییە و هی سەتەلایت ئەمجەکانیش تا ساڵانی پێشوو دەهاتێت کە زۆر کۆنە.
هی حەقلی ئەوەیە کە بێت و جیهازی هەبێت جیهازەکان کە هەیە ئێمە مهمترین شوێن کە هەمان بێ لە هەموو عێراقەیەک شوێنمان هەیە کە داتای کواڵیتی هەوامانەهاتێ ئەوش لە سەفارەتی ئەمریکیە لە بەغا کە ریال تایم لە ساعات بە ساعات باش ئەمە چییە ئەمە ئەوە شتێکی مهمە نەوەڵا بۆکسێکە و هەوا سەنکشنی هەوا کە هەواکە هەڵەمشێ لە عینەن لەحزەیە داتاکە ئەنەلایزەکە ئەیکا بە خۆڵەکەی چەندێکە بەنسبەت خۆڵەکەەوە بای من کۆتەیەکم بووە لە یەکێ لە وڵاتەکەی لە تورکیاوە لە شەریکەیەکەوە بای 55 جۆرەقەیە ئەمە بۆ هەواکە بۆ دەستەکە ئەمە ئێستا پێویستە سلێمانی و هەولێر و دۆک و هەڵەبجەیان بێ پێویستە هەموو شارێک هەبێت ئەگەر نەبێت ئێمە ناتوانین ئەوێرنەیس بین وشاری بین بە خاڵک بە تایبەتی خەڵکی مناڵ بە تایبەتی ئەوانەی کە ڕەبویان هەیە بە تایبەتی خەڵکێکی هەر خۆشمان ئەتیادی چکە ریال تایم پێ دەڵێ ئیستا باش نییە بچیتە دەرەوە ئیستا باش نییە بۆ وانەی ڕەبویان نیە بچنە دەرەوە ئیستا باش نییە ئەوانەی خەڵکی ئەتیادی چۆن وەرەگیرێ بۆ نمونە هەندێکجار ئەوەی کە ئێمە هەموو فەحسەکان بەیەک ڕقم ئەین حتای سەوەی لاتۆ فریە ینی لە مۆبایلەکە تا بڵاویەکەیتەوە بۆی خەڵک و شار بێ ئاگادار بێ بۆ نمونە ڕێنجەکە ڕێنجەکە هی شارەکانی دەوروبەری هەرێمەوە وەرێ ئەوەی کە ئێمە هەیە بەداخۆ چووکە نیمانە لە شارەکانی دەوروبەر با بڵێن لەگە زۆر دوور نەڕۆین لە ئێرانی دراوسێمانەوە لە پاوە لە سنە لەمانە هەمووی هەیە بەڵام لە سلێمانی نییە ئەوەی کەێت ئەو داتای ئێوەمان پێڵێ ئێمە داتاکەی ئەوێ هەتا ئێرە ینی بۆ نمونە لە پاوە ئێوە بە گۆتراڵێن ئەگەر لە ئینتەرپۆلیشنێک بەڵێن بە تەخمین بە گریماناڵێن ئەگەر لەوێ ئەوە نەبێ لێرە ئەوەنەیە بەهۆی خێرایی هەوا ئەوەنەی لێکەمە بێتەوە احتیمالە بگاتە لای ئێمە ئەوەنێ ئایا لە حقیقەتە وایە زیاترە کەمترە تەبان ئەوە شتێکی گریمانەیە ڕێڵمە ئێستا لەم سەردەمی دنیای تەکنۆلۆژیا و هۆشمەندی زیرەکە عیب نییە چوار پارێزگاکەی هەرێم هەوا پێوان نەبێ کواڵەتی هەوا پێومانە نەخ ئەمە پێویستە هەبێت کە ئەمە سەلامەتی 5 میلیۆن لە خەڵکی ئەم ناوچەیە کەوتۆتە ژێر کاریگەری هەواوە کە ینی ئێمە ناتوانین بچینە دەرەوە گە بزانین لەوە چێ زۆر زەرور بێ بەڵام لەو کاتای پێویست تۆ نەچیتە دەرەوە بەهۆی سەلامەتەواتە ئەگەر ئامێرەکە هەبێ حکوومەت ئەتوانێت پێت بڵێ ئەمڕۆ ئەوانەی ڕەبویان هەیە نەچنە دەرەوە بە تایبەتی مناڵ نەچێتە دەرێ یان پێویستە پشووی قوتابخانە بێ مەترسی هەیە وەنیە بەڵێ ریڵ بۆ چەند سعاتیش بە چۆن ڕۆژێکیش ئێستا بۆ نمونە ئەم ئامێرە لە ڕووی تەندروستیەوە بووە بە پێویستیەکی نکۆڵی لێ نەکراو ئەکی حتمما زۆر بۆ نمونە ئەم خۆڵبارینە ئەمەندە مەترسێکی گەورەیە لەسەر تەندروستی ڕنج پێت بڵم خۆڵ کواڵیتی ئیندێکسەکە یەکێک لە بەشەکانی دەستە لەناو دەستە وردە پارتیکڵای وردەکانی کە پێڵەن دوونیوی یعنی PM دوونیوی ئەو دوونیوە لە لوتە فلتەر ناکرێ مووی لوت نایگرێ ئەچێتە ناو سێکانەوە لە ناو سێکانە ناگیرێ ئەچێت لەگەڵ هیمۆگلۆبینە یەکەگرێ ئەبێتە هۆی تووشی اختیناق ئەو حاڵەتەیە کە هەر لەم خۆڵبانینەیە خیرا 5,000 حاڵەتی وەمان توش بووە لە سەرانسەری عێراقا حاڵەتی مردن ڕوویە بەهۆی ئەوە 5,000 کەس توش بووە بەهۆی ئەم 5,000 حاڵەتی اختیناق ڕوویە باش ئێستا هەوا پێو هەیە بۆ نمونە لە ئەپە جیهانیەکاندا بەڵێ باش ئەوە ئێستاش تۆزەکەیە ئەو کۆکەی من ئەوە بوو دیارە ئێستا ڕێنجەکەت پێ ئەڵێ کاک دکتۆر ئەگەر چەند بوو زۆر مەترسیدارە بەپێ ئەو ئەپلیکیشنانەی کە هەیە ڕێنجی ئێرکواڵەتی ئیندێکس مەفروزە لە بینی 0 بۆ 20 بێ بۆ حاڵەتێکی طبیعی ئێستا چەنە ئێستا حالیان سلێمانی چەنە ئێمە ئەگەر حالیان سێری ئەکیوەدەرەکە بکەین کە هەیە بەسی پاوام پێ نەڵێ ها سلێمانی مێ هی بەخاشمان لایە ببورە باشە تاوەکو تۆ سێرچەکەی ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم کاک دکتۆر بەڕاستی چەنە 43 کە هەوای پاک چەنە مەفروزە لە خوار 19 بێ ئێستا حالیان سلێمانی 43ەکە ئەم شوێنە پاکەیە لەم شوێنە پاکە لەناو هەواری شارات 43 بەڵێ لە بەغا حالیان لە ئێستا 165
165 بەڵێ لە چەنە زۆر مەترسیدارە ڕەنجی ئاسایی و فرە مەترسیدار چەنە بەڵێ ئەوەی کە هەیە لە بینی 0 بۆ 20 ئەتیادە ئەکسلانتی پێڵین لە 20 بۆ 49 ئەوڵێن خراپە بەڵام لە 50 بۆ 99 زۆر خراپە بۆوانەی ڕەبوویان هەیە ناوێ بچنە دەرەوە لە 100 بە ڕۆژور پێڵێن ئەنهێڵتی یعنی تەندروست نییە هەواکە لە کوردستان کاک دکتۆر گەشتی مامەسا گەشتی نام حاڵەتە بەڵێ لێرە مەترسی گەورە هەیە بکەم بە بینینی ئاسایی ئەمە هەست دەکەین کە حاڵەتەکە زۆر ترسناکە آخر قەینا ئێستا من و تۆ لە هەواری شار دانیشتوین لەم ناوچە سەوزەیە بەڵێ 43 بەڵێ لە کاتێکا بە چاو نابینرێ بەڵام بەراورد بە ڕەنجی ستاندارد بەڵێ کە 0 بۆ 20 دوو هێندە 23 لەسەرەوەیە 23 لەسەرەوەی بەڵێ کەواتە بە تەنیا بینین بەس نییە بە تەنیا بینین بەس نییە پێویستە ئەو جیهازانەی کە باس کرا هەوا پێون هەستیارندا بنرێن هەگینا بەڕاستی ئاسایشی مرۆڤایەتی لە عێراقا کەوتوتە بەردەم مەترسی گەورەوە چکە بەرکەوتەی ڕاستەو خۆی ئەم خۆڵبارینە بۆ مرۆڤە کە مرۆڤ کارکتەری سەرەکی بەڕێوەبری دەوڵەتە ئەگەر بتوانین نەتوانین ئەو سامانە سروشتی ئێمە دەری دێنین و لە خەمیین کە خەڵک تێرکەین و برسی نەبێ ئەی تەندروستەکەی کە ئەمە گەورەترین مەترسی و هەڕەشەی ئێستا ڕوبەڕووی گەلانی عێراقە بێتەوە کۆچ دروست ئەبێت بەڕادەیەک مامەسا بەڵێ مەسەلەن خۆتەزانی لە 35 ڕێژەی وشکانی سەر زەوی بیابان بەڵێ ئەگەر وڵاتێکی ئەوروپی ئەگەر وڵاتێکی عەرەبی لە خەلیجی عەرەبی ڕوبەڕووی خۆڵبارین بێتەوە مەترسیەکەی کەمترە لەوەی کە هەرێمی کوردستان یا عێراق خۆی لە بیابانەکانی خۆیەوە ڕوبەڕووی خۆڵبارین بێتەوە ئەگەر سەیری وڵاتی خلیجکەین بە تایبەتی ئیماراتی عەرەبی کە وەکو نمونێ ناتەوەی کێکلانە ناو سەحرایە ناو سەحرای عەرەبیایە ئەم وڵاتە ڕۆژانە لە تەلەڤیزیۆن لۆکاڵەکانیەوە توڵی هەواڵ ئەڕوا هەر حەوشارەکەی وڵاتە عەرەبیەکان کە دوبەیە و ئیماراتە و دوبەیە و ئەبوزەبیە و ئەوانەیە دەڵێت ئاستی پیسی هەوا لە چەنایە و پێت دەڵێت پێویستە چی بەکاربێنی پێویستەوانی کە نەخۆشییان هەیە نێنە دەرەوە و پێویستە لە ماڵەکانتانە ئێرکۆندیشنەکانتان بەکاربێنن فلتەرەکان ئیش بکە بۆی پاڵفتی هەواتان بۆ بکە مەبەستەکەم نەگەیشت پرسیارەکەم نەگەڵێش خۆڵبارینی بیابانی عێراق مەترسیدارتر و کوشندەترە لە خۆڵبارینی ئەو وڵاتانی تر خۆڵبارین بە پێی جۆری ئەو هەرێمەی خۆڵەکەی لێ ئینتاجە بێت لەگەڵ بایا دەڕوا ئەگۆڕێ مادام سروشتی وڵات هەر وڵاتێک تایبەتمەدی خۆی هەیە ئێستا کەسێک لە سەحرا ئەژی تێکاتی جسم و هەناسەدان و بەڵام بۆ هەرێمی کوردستان بەڵێ زۆر مەترسیدارە مەبەستم ئەوەیە خۆڵ و تەپوتۆزی بیابانی عێراق بەڵێ کە شەڕی ئێران عێراقی تیا بوو بەڵێ زۆر مەترسیدارە بۆ لەبەرەوەی ئێمە وڵاتی عێراق بە دوو جەنگی زۆر ئەوا ڕۆشتوە ساڵی 91 ڕێوی بیابان و لە ساڵی 2023 ئازادی عێراق پرۆسی ئازادی عێراق هەردوو 1970 شەڕی ئێران عێراق هەر سێ جەنگەکە لەو ڕوبەرانە بەتایبەتی جەنگی 91 و 2023 لە بیابانی خۆراوی عێراقەوە دەستکرا بە جوڵە و تێیدا چەکێک بەکارات کە پێشبینیەکرێت چەکی فسفۆر و چەکی یۆرانیۆم ئەوەی کە پوخت کراوە بۆ ئێرانەوە چەند ساڵی بەسەر ڕۆیشتووە 4000 ساڵە مادە ڕادیۆمی چالاکە بەتایەتی 230 و 230 یۆرانیۆم کە ئەمە ئەمێنێتەوە بە شێوەی ئایۆنات لەگەڵ ئەم گەردی لە خۆڵا یەکە گرن دێت لە سیەکانی ئێمە و تێکەڵ بە خوێنی ئێمە بێ ئەو کاتە کارەساتەکە لە جسمی مرۆڤەکە دروستە بێ هەر ئێمە نین ئاژەڵەکانیش لە بەردەم مەترسی گەورەدان ئەمە ئەم حاڵەتە بۆ من تازەیە یعنی ئەو گەردیلانە ئەگەر مەوادێکی مشیع چەکێکی فسفۆڕی کانزا قورسەکان هێڤی میتاڵەکان لە بیابانی عێراقدا لە هەر شوێنێک لە بەسڕە لە جەنگی فاوە تەقیبێ و تەپوتۆز بێنێ بۆ ناوچەکانی تر وەک ئەوە تازە تەقیبێ و دێتەوە ناوسیەکانمانەوە ئەو دەنگکۆڵە خۆڵانە لەگەڵ خۆیانە بەکردداری ئایۆنیک ئکسچێنج ئەو هێوی میتەڵانە یان ئەو مادە موشعانە لەگەڵ خۆیان ئاگوازنەوە لەبەر ئەوەی زۆر وردن و توانای هەڵگرتنی ئەو مادانەیانە هەیە و لەبەر ئەوەی دەنگکۆڵەکان زۆر سووکن کێشیان زۆر
زۆر سووکە بە ئاسانی ئەگوازرێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەیان 1000 کیلومتر ئەبڕێ بۆیە زۆر بە ئاسانی چەندێ ورد بێت ئەچێتە لەشی مرۆڤەوە بە تایبەتی ئەچێتە ناو سیەکانەوە چێتە ناو سیستمی خوێنەوە ئەو کاتە مرۆڤ تووشی کارەساتێکی زۆر گەورە بێ بۆیە چەندێ دەنگکۆڵەکان بچووک بن ئەو کاتە کارەساتەکان زیاترن بە تایبەتی ئێمە پێوانەمان کردووە لە مانگی ڕابردووە کە 6 جار خۆڵباری بەداخەوە زیاتر دەنگکۆڵەوردەکان تایە یعنی زیاتر بوون لە دەنگکۆڵەوردەکان چەنە و ئەوی تر چەنە تقریبان خۆیان نزیک بوون لە یەکەوە کە تا ڕادەیەکە بێ نزیک نەبن لە یەکەوە ئەبێ دەنگکۆڵەکان کە دوونی و تادەیە زیاتر بێت بەڵام لە کۆتا خۆڵبارینە بینیمان بە شێوەیەکی بەرچاو دەنگکۆڵەوردەکان زیاتر بەرزۆ بووەتەوە کامە ورد بێ مەترسیدارەکەی زۆرتر ورد بێ مەترسیدارە توێژینەوەکان ئەڵێن چیت لەیەکە تۆژینەوەکان ئەگەر ئێمە باسی لەشی مرۆڤ بکەین ئەڵێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ چێتە ناو لەشی مرۆڤەوە چێتە ناو سیەکانەوە تێکەڵ بە سیستمی خوێنە بێت و هەرچی هێوی میتاڵ هەیە هەرچی مادەی مشعەیە تێکەڵ یەکا بە خوێن ئەو کاتە مرۆڤ تووشی کارەساتی زۆر گەوراکە ئەمە لایەنە تەندروستیەکەیەوە هەروەها حاڵەتێکی تر مرۆڤ زیاتر تووشی حاڵەتی هەستیاریەکات بە تایبەتی هەستیاری لە لوت و لە تەنگە نەفسی و ئەو شتانەیە ئەگەر ئێمە باسی ژینکەی بکەین کارەساتی زۆر گەورە ڕۆدا لە ڕووی ژینگەیەوە لەبەرەوەی دەنگکۆڵەکان زۆر وردن زۆر بە ئاسانی لەسەر گڵایدار ئەنشنەوە چنە ناو ملولەکانی سەر گڵایدار بۆیە کردداری ڕۆشنەپێکهاتن دروست نابێت کە کردداری ڕۆشنەپێکهاتن پەکی خست ئەو کاتە گەشەکردن نامێنێ لە ڕووەکەکانە بەرهەمی کشت و کاڵی بە تایبەتی دا ئەڕوخێ بۆ ئێمە کارەساتێکی زۆر گەورەی بەدوایە نەک تەنها لەسەر مرۆڤ تەنانەت لەسەر ژینگەش کارەساتێکی زۆر گەورەیە ئێمە ڕەنگە بە شتێکی زۆر ئاسان ببینین بڵێن ماوەی چەند ڕۆژێک ڕوەدات و نامێنێت بەڵام توانای هەڵمژینی خاک بۆ ئاو کەمەکاتەوە بەتەکید لەبەرەوەی ئەگەر باسی خاک بکەین سیستمی خاک بە شێوەیەکی گشتی تێکەدات لە ڕووی صفاتی فیزیاوی کیمیاوی بایۆلۆژیەوە تێکێدا چونکە ئەو مادەیە کە ئەتێت ئەو خۆڵە مادەیەکی نامۆیە کە تێکەڵ بە خاکەکەتە بێ واتە هەموو صفەتەکانی ئەگۆڕێ تەنانەت بە پیتی خاک کەمەکاتەوە و ئەو میتەڵانەی کە لەگەڵ خۆیان ئەیهێنێت لەناو خاکەکەی ئەیڕژێنێ ئەو کاتە خاکەکەمانیش پیسە بێت تەنانەت ئەگەر تێکەڵ بە ئاو بێت ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە چونکە مرۆڤ سەرچاوی خواردنی ئاوە هەڵگیری هەر موادێکی کیمیاوی و مشیع و کانزای قورس بێت لە بیابانەکان کە ئەنیشێ لە باینجان و خەیار و تەماتە و ترۆزی و ئەوانە ئەوەش بارگاویە کات بە و بەتەکید لەبەرەوەی وتم بە کردداری ئایۆنیک ئەکسچێنج ئایۆنەکە وەرەگرێ ئەگەر بنیشێتەوە لە شوێنێکی تر ڕەنگە ئایۆنەکە بەربداتەوە بۆی ئەمە کارەسات ئاوی بیرەکانیش پیس دەکا لە دوای بارانبارینە ئەو هێوی مێتاڵانە لەگەڵ ئاوە ئەشۆرێتەوە بەتەکید دوای ماوەیەکی زۆر بەڵام پێویستی بە ماوەیەکی زۆرە میتەڵە قورسەکان لەگەڵ مادە مشعەکانە بەتەکید تێکەڵ بە ئاوی ژێرزەوی ئەبێت بەڵام ئەوە پێویستی بە ماوەیەکە باشە لەو جۆرێکە بۆ درە و دەستەوردە لە ناو خاکە بنیشێ لە 150 بە پیتی لە دەسەین 1 سانتیمەتر لەو خۆڵە بگاتە سەر خاکی ئێمە و ئیزافەش بۆ قسەکانی جەنابی کاکتۆر ئەگەر لە ئاوەکانە بنیشێ ئێمە لە ئاوەکانە بنکی ڕووبارەکان و بنکی دەریاچەکانی ئێمە ژیانی تێدایە ماسی و زیندەوری تێدایە دەبێت تەمادێکی منعەزیلی زۆر چۆنەڵێ کۆنکرێتی ئەسمنتی نایەڵێت هەوا گۆڕکێ لە نێوان ئەم سیستەمەدا ڕوو بدە ینی بەو ڕادەیە وەکو بۆم بێگوایە لە هەر شوێنێکان بنی دەریاچە و دەریاکان کۆنکرێت کرابە بەڵێ بەتەکید کەواتە ماسی و شتی شەکوژێت ئەمانە لە ئەنجامدا بەڵێ تەراکومەکەن کەڵەکە بن دواتر زیانی گەورە ئەێن ئەو سانتیمەی کە تۆ ئێڵی پاش ئەمە وەڵامم بیتەوە ئەمەش بچمە خزمەت جەنابی مامۆستاش کەواتە ئەو سانتیمەی کە تۆ ئێڵی ئەگەر لە عێراقدا خۆڵبارین لە 80 جارەوە لە ساڵێکا بڕوا بۆ 300 جار کەواتە بارینی سانتیم زۆر زۆر ئاسایی و زۆر زۆر ممکنە بە چاوی خۆمان بیبینین هەروەکو چۆن لە بەغا بینیمان دانراوە چۆن لە بەغدا بینیمان بە ماسیحە کۆیان نەکردەوە بەڕێز کاک عیسا ئەلفەیاز بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەکنیکی لە وەزارەتی ژینگەی عێراقی لە نووسنگەی بەغدای ڕوودا و میوانە بەڕێز کاک عیسا ئەلفەیاز سڵاو ڕێزم بۆتەیە دیارە ئێستا سەیری ئەپێکمان کرد کواڵەتی هەوا لە عێراقدا ئێستا لێرە 43 بوو لە لای ئێوە 168 واتە خۆی ڕێژەی ستانداردەکە دکتۆر فەرمووی لە 0 بۆ 20 پاکە هەستی پێکرێ ئەمە کاریگەری لەسەر دۆخی تەندروستی چییە بەگشتی کەش و هەوای
گشتی و ژینگەی بەغدا بەهۆی ئەم خۆڵبارینەوە چی بەسەر هاتۆ و بەرەوچۆ دەڕوا و پلانی گشتگیر و سەرتاسەری وەزارەتەکەتان چییە بۆ ئایندە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەم حاڵەتە؟ خی گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ ئەو میوانداریەتێ بۆ شوێنە بەڕێزە بەڕێستان دەزانن ئەو کێشانی کە عێراق ڕوبەڕووی دەبێتەوە بە شێوکی گشتی بابەتی گۆڕانکاری کەش و هەوەیە کلایمێت چێنجە کە ئەوە وا دەکات پلەیەی گەرما بەرز بێتەوە هەروەها کەم ئاویش ڕوودەدا ئەو مەترسیانەی کە وڵات ئێستا ڕوبەڕووی دەبێتەوە زۆر گەورەترە لە بابەتی خۆڵبارین بریتە لە کەم ئاوی هەروەها لە ساڵانی داهاتوودا یاخود ساڵی داهاتوودا بەرهەمە کشت و کاڵیەکانیش کەم دەبێتەوە بۆ نمونە گەنم چونکە زەویە کشت و کاڵیەکان بەرەو خراپی دەچێت بەهۆی کەمی ئاویە چکەرەک و بەڕێستان دەزانن پلانی کشت و کاڵی کە 50% کەم بۆتەوە کە وەزارەتی سەرچاوئاویەکان پێشکەشی وەزارەتی دارایی دەکات ئەمە بمانای وایە 50% زەویە کشت و کاڵیەکان ناچێندرێت بۆیە ئێستا بەکارهێنانی ئاو هەوڵ دەدرێت بە شێوەیەکی نمونەی بەکاربهێنرێت بۆ ئەوەی بتواندرێت بەرهەمە استراتیژیەکان دابین بکەین ئەمە تایبەتە بە فول سکیوریتی دابینکردنی ئاسایشیتەوە سەبارەت بە خۆڵبارین و بە بیابان بوون کە ئێستا ڕوبەڕووی عێراق دەبێتەوە ئەو خۆڵبارینانە سەرچاوەکەی عێراق نییە بەڵکو وڵاتانی دراوسەیە ڕەنگە عێراق ڕۆڵی هەبێت لە سنووردانان لە بەردەم ئەو خۆڵبارینە بەڵام بە شێوەیەکی گشتی دەڵێن سەرچاوەکان هاوبەشن لەگەڵ وڵاتانی دراوسێ بە پێی کەمی ئەو پلانەی کە ئێستا دانراوە کە پێیدا تێپەڕ دەبن هەوڵ دەدرێت ئاوی ئاوەڕۆکان بەکاربێنرێت بۆ ئاودانی درەختەکان ئەوانەی کە بەرهەمدار نینە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی بە بیابان بوون لەگەڵ ئەوەشدا ئێمە استراتیژیەتێکمان هەیە بریتە لە هەندانی جوتیاران بۆ ئەوەی بتوان زەویەکانیان بچێنن لەگەڵ هاندان و وەبەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لای هاوڵاتیان بۆ ئەوەی بەشدار بن لە درەخت چاندن و نەمان چاندن بۆیە ئەو کێشانێک ئێستا لە بەغدا هەیە ڕێژەی بە بیابان بوون چەنە و گەیشتووەتە چەند ئێستا چەند بوو ئێستا گەیشتووەتە چەند دوای ئەم خۆڵبارینانە یا لە ماوەی 10 ساڵ 20 ساڵی ڕابردوودا بەڕاشکەوانە ئەو ئامارانەی کە هەن وردنین بەڵام کێشەکە گەورەیە ئەو بەڕاستی ئامارێکی ڕاست و دروستی نوێمان نییە تاوەکو پێت بدەم بەخوا ناتوانم ژمارەیەکی نزیکەی بێن دەبێت سەرچاوە هەبێت بە ئەو ژمارەیە تاوەکو ورد بم لەگەڵ آخر سەرچاوە بۆ نییە بۆ نمونە بۆ توێژینەوە نییە لە کاتێکە عێراق لە ڕابردوودا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشترین و بەهێزترین توێژینەوەکان کە لە ژۆرناڵە زانستیەکانە بڵاوە بۆ هی عێراق بوو لێڤڵ و ڕانکینی زانکۆکانی عێراق بەرزترین بوو معقولە ئێستا نە هەرێمی کوردستان نە کۆماری عێراق داتاتان نییە بۆ زۆربەی وەڵامی پرسیارەکان بۆ بەڕاشکاوانە ئەو ژمارانە و توێژینەوەکان کۆنن لە ساڵانی ڕابردوو ڕەنگە حکوومەتەکە زیاتر چڕ نەبۆتەوە هەوڵەکانی بۆ ژێرخانی بابەتی درەخت و بە بیابان بوون و کشت و کاڵ و بابەتە هەرۆکو دەزانن چونکە
بەڕێستان دەزان زۆربەی بەرهەمەکانی ساڵانی ڕابردوو بەرهەمی هاوردەکراو بووە بۆیە ئەمە وای کردووە لە لادیەکانەوە خەڵک کۆچ بکات بۆ شار سەبارەت بە ڕێکخراوە نێودوڵەتیەکان هاوکاری باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودوڵەتیەکان داتای ئەوانم بۆ باس بکە ئەوان چیتان پێڵێن چم مەترسیەکیان خستۆتە ڕوو با لە سەرزاری جەنابەت هاونیشتیمانیان بیزانن بەڵێ ئەو مەترسیانەی کە لە داهاتوودا ڕوبەڕوومان دەبێتەوە عێراق پێنجەم وڵاتە کە زۆر دەڵەمەیە لە بەرامبەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەم بابەتە پەیوەندی و گرێدراوی زۆری هەیە چونکە پێنجەم دەوڵەتە لەوەی کە زۆر کاریگەرە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە ڕووی کشت و کاڵی لە ڕووی بە بیابان بوون لە ڕووی با بڵێن توانای دارایی وڵات بۆیە پێشبینی کراوە و راپۆرتەکانیش ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵانی داهاتوودا کێشە دەبێت لە ناوەڕاست و باشووری عێراق کێشە لەسەر بەکارهێنانی ئاو وەک بەڕێستانیش دەزانن ئێستا ئێمە ناکۆچیمان هەیە لەگەڵ تورکیا و ئێران لەبارەی ئاو و ئێستاش گفتوگۆ و دانوستاندن لەگەڵ هەردوو وڵات بەردەوامە لەبارەی بەشە ئاو بەڵێ ئەگەری کۆچکردن هەیە لە باشوور ناوەڕاستەوە بۆ هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە من خودی خۆم لە کۆنگرەی گلاسگۆ ئاماژەم بەڵێ ڕێژەی چەند احتیمالی هاتنی نەخێ بەڕاشکاوانە بەو ئاراستەیە نییە بەڵام من ئاماژەم بۆ کرد نەخێر ئەو ئاراستەیە ئەوەی خەڵک لە لادێوە دەچێتە شار من بەڕاشکاوانە لە کۆنگرەی گلاسکۆ باسم کرد ساڵی ڕابردوو بەڕێوەچوو سیرمکان کردووە لە باشوورە لە ناوچەکانی باشوور و جوتیارەکانمان بینیوان بەڕاستی ئاوی پاچیان نییە بۆ خواردنەوە نەک بۆ ئاودەن بۆیە ناچار بوونە دێهاتەکانی خۆیان بەجێ بێڵن و بچنە شارەکاندا بۆ یەک شت و کاڵ واجێ دەڵێن و سەرقاڵی کاری دیکە دەبن بۆیە ئەوە ژوا دەکات ئەو زەویانە خراپ ببندە بۆیە ئەو کۆچکردنێکی ناوخۆیە لە هەمان ناوچێدە لە نێوان پارێزگایك و پارێزگایەکەی دیکە نییە بەڵکو لە هەمان شوێنە بۆ شوێنێکی دیکە دەڕۆن بەڕێز کاک عیسا بەڵێ بەڕێزی من سەبارەت بە جوتیاران زەوی عێراق بە کەڵکی کشت و کاڵ نەماوە وە چەندی دارخورماکان فەوتاون بەڕێز باسی دارخورما دەکەی لە عێراق دارخورما و ئەو زەویانەی کە دادەچێنران چەند کەمی کردووە هەم زەویەکان هەم ڕێژەی دارخورماکان بەڕاشکاوانە ژمارەی دارخورمەکان من کاتێککە سەردانی وەزارەتی کشتتوکاڵم کردووە داوامان کردووە ژمارەکەمان پێ بدا دەبینین جیاوازیەک هەیە لە نێوان ئەو داتانەی هەیە لە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ ئەو داتانەی کە لای وەزارەتی پلاندانان هەیە بۆیە ناتوانین بگەینە ژمارەیەکی ڕاست و دروست بەهۆی ئەو جیاوازیەی کە هەیە لە نێوان داتەکاندا بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا ئاراستەکە بەوەیە بەڵێ بڵ نەخێر ئەو خورمانە ئێستا وەزارەتی کشت و کاڵ بەرپرسیارە بۆیە جیاوازیەکە هەیە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی پلاندانان چونکە وەزارەتی پلاندانان داتای تەواوی وڵاتی هەیە بۆیە ئێمە ناتوانین بگەینە ژمارە و ئامارێکی دروست
تۆ هیچ ژمارەیەک بەخوا چەند شتە دارخورما هەیە ماوە لە شتەکان عێراقدا هەنا بەڕاستی لە بیرم نییە بە دیاری کراوی بەڵام ئەو ژمارە دروستە نازانم بە دیاری کراوی چەندە بە بیرم نییە ڕاستە لە 30 ملیۆن دارخورماوە 5 ملیۆن دارخورما ماوە لە عێراق لە وەزارەتی خورمای نەوعی نییە هەروەکو باسم زۆری کرد باش نییە ئێمە هەوڵماندا بەڕێزی من ئەگەر ژمارەکە من ناتوانم ژمارەیەکت بدەم من باسی جۆریەکەی دەکەم و ئەو خورمایەکی ئێستا لە عێراق هەیە مامناوەندە لە ڕووی کوالیتیەوە بەهۆی ئەوەی چونکە ئێستا چەندین جۆری خورما هەیە بەرهەمەکەی بەڕاستیدا زۆر گرانە ڕۆکو بینیا لە عەمان و لە مەغریب و سعودیە و لە ئەمریکا کە جۆرەکەی بەڕاستیدا ئەوانە نادیارن ئەوانە بۆیە ئەوانە وشکن دەتوانن دابدرێتەوە نرخەکەی گونجاوە دەتوانرێت کۆگا بکرێت بۆی ئەگەر هات و بەراورد بکرێت لەگەڵ ئەو جۆرە خورمایانەی کە ئێمە هەمانە پێویستمان بە چارەسەرێکی تایبەتی هەیە پێویستمان بە بارودۆخی تایبەت هەیە هەندێکمان پێویستمان بە سارکردنەوە و هەندێکیان پێویستیان بەوەیە کە تەنیا یەک وەرز بەکار بهێنرێن ئەمەسا عێراق چەند لەم 25 ساڵەی ڕابردوو تا ئەمڕۆکە قساکەین چەند دۆنم زەوی کشتتوکاڵی لە دەست داوە چەندی بووە بە بیابان و ئەگەری هەیە تا 2035 چەندی تری ببێ بە بیابان هیچ داتا و زانیاریتان هەیە لەسەر ئەمە بەڕێزی من دەمەوێ بابەتێکت بۆ ڕوومکەمەوە ئەو خاکەیە چەند جۆرێکە ئەوانەی کە کشت و کاڵ و خراپ بوونە ئەمە مانایەوەیە ئەوانە لە ڕابردوودا بەکارهێنراوە بۆ کشت و کاڵ و بەڵام و بەجێ هێڵدراوە بەهۆی کەم ئاوی و بابەتی دیکە ئەمە لەلایەک هەروەها زەویمان هەیە پێویستمان بە چاکردن هەیە ئەمە بابەتی یەکەم پەیوەندە بە وەزارەتی کشت و کاڵە بەخوا ئێمە ئاماری دروستمان لەکن نییە دەمەوێ ئەو زانیارانت بۆ تەواو بکەم لە جۆرەکانی پێویستی بە چاکردن هەیە کۆمەڵێک بابەتی دیکە ئەمە دەکەوێتە بەرپرسیارەتی وەزارەتی سەرچاوەکانی ئاو قوربان ئەی ناکە من پرسیارم کرد بۆیە ئەڵام هەرێمیش چونکە هەرێم خۆی تا ئێستا ئامێری ئێمە دەتوانین زانیاریمان بەدەستکەی بەڵام ئەو زانیاریانەیە لە وەزارەتی پلاندانان هەروەکو باسم کرد ئەگەر هاتوو زانیاریەکان بەراورد بکەین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی پلاندادا جیاوازی هەیە وەزارەتی ژینگە دەبێت لە ڕێگای مادەستکردەکانەوە ئەو ئامارە بکەین پارێزگا بە پارێزگا بۆ ئەوەی ئێمە بتوانین ئامار و ژمارەی دروست بدەین باشە لە چەند پارێزگای عێراق ئامێری کواڵەتی باتان هەیە بەڵێ ئێمە وەڵەتی دەستگای چی بورە؟ کواڵەتی با بۆی بزانی پۆڵوشن پیسبوون ڕێژەی گازەکان و ڕێژەی تەپوتۆز لە ناو هەوایە چەندە چەند ئامێرتان هەیە لە هەموو پارێزگاکانە نەخێر ئێمە ئامێرمان هەیە دەستگامان هەیە بەڵام ئەم تەکنیکە پێشکەوتووە گەورە نییە تەنیا پشکنینە بۆ نمونە ئەو گەردیلانە هەندێک لەو خۆڵبارینانە دەتوانن ئێمە دەمانەوێت ئامێری نوێ بکڕین بۆ پێوانە و ئێمە تۆڕێکمان هەیە بۆ جۆری ئەو هەوەیە بەڵام بەهۆی کەمی بوجە ئەمە پێویستیان بە چاکردن هەیە هەندێکیان پێویستیان بە نۆژانکردنەوە هەیە بەڕاشکاوانە ئێمە لە عێراق ئێمە بابەتەکە زۆر چەخ لەسەر جۆری ئاو دەکەینەوە لەوەی لە هەوا بێ چونکە ئێمە زۆر گرنگی بەو بوارە دەکەینەوە بە دیاری کراوی
زۆری ئاوی خواردنەوە پاک ئەمە لە ئەولەوێتی کارەکانی ئێمەیە لە گۆڕانکاری کەشوهەوەدا، چونکە لە گۆڕانکاری کەشوهەوادا هەوا دواهەمین شتە. باشە بەس یەک دقیقەوە بزانم ئەم مامۆستایانە لە ڕووناکیەوەی کە هەیە بۆ پیسبوونی هەوا ئاماژە بۆ دەکاندا پیسبوونی هەوا بە تێپەڕبوونی کات کەم دەکات بەهۆی ئەوەی کە وەزارەتی نەوت ئەو گازە ڕاکێشراوە بەکار دەهێنرێت بەو شێوێ بە فیڕۆ نادرێت هەنگاو بە هەنگاوکاری لەسەر دەکرێت بە تایبەتیش لەو پارێزگایانی کە بەرهەم هێنەری نەوتن. بۆیە ئەگەر هاتوو توانای دارایی هەبێت ئەوە بەو ئاراستەی هەبێ باڕاستەی ئاو هەنگاو دەنێن، چونکە پێوەری نێودوڵەتی هەیە بۆ ئەوەی ئەولەوێت بدرێتە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. باشە کاک عیسال فەیاز قسەیەکی باو هەیە لەسەر ئاستی میلی، ئەڵێن ڕژێمی پێشووی عێراق بە بڕیاری سەدام حوسێن نەوتی ڕەشی کردووە بە بیابانەکاندا، بۆیە ئەو زەمانە خۆڵبارین نەبوو. ئەمە تا چەندە ڕاستە؟ ئەم زانیاریانە ڕاستە گوێم لێ بووە کە بەڵێ بەڵام دڵنیانیمە لە وردەکەیدا چەندین جار بەدەستم گەیشتووە کە هەندێک بەکارهێنانی ئەو وردیلکانە هەیە لەسەر خاگە، بەڵام نازانم چۆنیەتی بەکارهێنان و میکانزمەکەی بە وردی زانیاریم لەبارەیەوە نییە. باشە دەست خۆش بێ لەگەڵم بمێنەرەوە کاک دکتۆر. با ئەم پرسیارە بکەم وابزانم لەسەر ڕێژەی دارخورما و هەندێک لە وەڵامی پرسیارەکانم لەبەر ڕووناکی زانیاری ڕێکخراونە دەوڵەتەکانە قسەت هەیە جەنابەت. ئایا ڕژێمی پێشوو خۆڵبارینی بەم جۆرە چارەسەر کردووە نەوتی ڕەشی کردە بە بیابانەکاندا؟ خۆڵبارین هەبووە لە عێراقەوەکو پێشتر ئاماژەم پێوی کرد، بەڵام بەم شێوەی نەبووە، بەم شێوە چڕە نەبووە. ئەو چارەسەرە بەکار هاتووە، ئەو چارەسەرەوە پێشتر بەڵێ بەکار هاتووە، بەڵام بە شێوەیەکی کەمتر لەبەر ئەوەی ڕوویەدا. تەنانەت ئەو شوێنانەیانە هەڵبژاردووە کە زیاتر پەستانی هەوای لەسەرە، بۆیە بە شێوەیەکی گشتی تو ناتوانێتمە بە چارەسەری گونجاوزانم هیچ گونجاو نیە لەبەرەوەی ئەمە دژی ژینگەیە و کارەساتی ژینگەی لێ ئەخڵقەیە، بۆیە بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نەدراوە ئەمە. بەڵام ئەو کاتە لەبەرەوەی عێراق تەنها ئەو تەکنیکەی هەبووە توانای نەبووە، ئەو کاتە ئەوەی بەکارهێناوە بۆەوەی بتوانێت تا ڕادەیەک چارەسەری ئەو خۆڵبارینە بکات، بە تایبەتی خۆڵبارینەکان زیاتر لەسەر ڕوومادی بووە، لەسەر محافظەی ئەمبار بووە، لەسەر ناوچەکانی تر نەبووە، بەڵام ئیساکە بەداخەوە وای لێ هاتووە کاریگەری لەسەر هەموو ناوچەکانی عێراق. باشە عێراق هەواپێوی هەر حاڵی هەواپێوی هەر وەکو کوردستان وە؟ مەبەست چییە؟ ئەمەی هەوا پۆڵشن، ئەمەی هەوا کواڵەتی هەوا، بەڵێ هەر هەمان شتە، یعنی ئەوانی شەر لە هەژاری ئامێردان بڵێ بە تاکید وەکو بەڕێزیان ئاماژەیان پێ کرد، ئامێریان نییە بەداخەوە تا ئیساکە، نەک تەنها لە عێراق لە هەرێمی کوردستان ئێمەش ئەو ئامێرانەمان نییە، تەنها چەند ئامێرێک هەیە هەموو عێراق بەپارەی 2 ئۆتۆمبیلی لانکرۆزەر کە لەم ماوەیە کوتلەکان هەمووی بە هەدیەی بەخشنەوە چارەسەرە بێ. بەداخەوە عەقڵیەتی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان خەڵکی گەیاندووەتە ئەم ئاستەی کە ئێمە تا ئیساکە نەتوانین لە زانکۆکانمانە ئامێری باش هەبێ بۆی بتوانین توێژینەوە. یعنی تۆ لە زانکۆکەتا لەبەر نەبوونی ئامێر و داتایە توێژینەوە دنیا؟ بەتەکید زۆربەی مامۆساکانی زانکۆ بەدەستەوە ناڵێن کە ئامێری پێشکەوتون نیە، ئەو ئامێرانە هەیە ئەسڵەن بەسەریا چووە، یعنی ناتوانانی پشتی پێ نابەسرێ لە بڵاوکردنەوەی توێژینەوەکانە. ڕاستە کاک دکتۆر، ئێوە ئەو ئامێر ئەو داتایانەش کە ئەوانی وە ناچڵ و نازانستیە ئەوەشتان نایەنێ؟ ئەمە من هەر کەسێکی خۆم باسکەم تەلەبەیەکی ماسەرم ناردم بۆ داتای باران، دوای کتاب و ناوتیان بەپارەیە ڕۆژی 25,000 چی بەپارێزە؟ تۆ سقەت بە داتاکان هەیە تا بەپارە بێت؟ جارە نەمبینیوە با بگە بارحاڵ من داوام کرد لە وەزارەتی مەواریدی مائی لە بەغا ئاینەشت نووسراویشم کردۆ بۆ ئێوەمانە دوای داتاکەم وتم قەینا لێرە ئەگەر زین لەوێ بەشکم لەوێ باشتر بێ. دوای ئەوەی موافقاتەوەمانم وەرگرت ئەوان ژوتیان بەپارەیە، وتم بۆ چەند ساڵ؟ ئەڵێ ساڵی ئەگەر تۆ بۆ 25 ساڵ بێت کۆڵێ پارەیەوێ. بۆیە من قسەکانی کاک فەیاز ئەگەر بە هەند وەربگرین راپۆرتە دەولەتەکان پێویستەکە ئەم راپۆرتەی کە وەزارەتی خارجی ئەمریکی کە ئەمە سری بووە تەقدیمی
بادن کرا لە کاتێ پێشەوە بچێ بۆ گلاسکۆ لە مؤتەمەرەکەیە بۆ ئەوەی دوایەوەی کە چۆ ناو کیۆتۆ تقریرێکیان بۆ بەرسلۆتەوە باسی ناشنال سکیوریتیەکانی ئەمریکا کە لەوانەیە باسی ئەو وڵاتاناکە کە کێشەی کە بۆ یەکەم جار کلایمەگۆڕینی کەشوهەوە ئەبێ بە کێشەی سیاسی کە ئەبێ سیاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی ئەمە بگۆڕ ئەم راپۆرتە وەزارەتی لەکوێی کارەساتدا ئێمە 11 وڵاتەیە کە تۆپ لە ریزی سەرەوەی کارەساتەکانان عیساوتی پێنجەم وڵاتە و کێشەی استقراری سیاسی ئەبێت و استقرار ئەمە لە 20 ساڵی داهاتووە بەڵام بۆ 2009 کۆچ هەیە لەسەر هەرێم بەتاکید چکە 5 دەرەجەی حرارەت کە پێڵێن گەرمبوونی کە پێڵێن وەرمین بەرگی هەوا بیان کە ئەو غازانەی کە 5 دەرەجە زیاکە زیابوونی 5 دەرەجە ئەم لە راپۆرتەکەی ئەمریکا لە ناشنال سکیوریتیە باسیەکە کە 11 ئەمە مخابراتیە بەڵام بایدن تازە سکیوریتی لەسەر ئەمەدا برچکە ئەمە خەتەرە وتی ئەگەر بۆ 2 دەرەجە مشکلە هەیە ئەمجاکەی چەند گەینە 5 دەرەجە یان 5 پلەی سیلیزی ئەبێتە هۆی کارەسات لە وڵاتی عێراقا و ئێمە ئەمان داتان لەلایە بەداخۆ ئێمە وڵاتی خۆمان داتامان نییە یاگە هەشمان بێ بە پارامانەنێ ئێمە پێویستە ئەمە دراسە بکرێت لەلایەن لە سیاسەکانەوە بەڵام تا سەنەچوومەتە خزمەتی کاکاوکار پاش ئەم ناوبڕەمەوە کاتی تەواوم بە مامەسا هاوکار و پرسیاریەوەی لێ بکەم لای ئێوە داتاکان چیەڵێ وەکو نوێنەری وەزارەت پێش مەسەلەی دارستانەکانی سلێمانی کە تەشریفت هێناوە بۆ ئێرە ئایا هیچ داتایەکی ورد هەیە یا حاڵی ئێمە شەر حاڵی عێراقا و جگەلەوە هیچ پلانێک هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی و بەپێی تێگەیشتنی ئێوە ئەو دراسە و ئەو ڕاوێژکارانەی کە قسە بۆ وەزارەتەکەتانەکەن ئایا ئەتوانرێ ڕوبەڕووی خۆڵبارین ببێتەوە هەرێمی کوردستان یا نەخێر وەکو دکتۆرێک بینیم لە مەقالەی کاڵێ وەکو ڕێگرتنی گەیشتنی تیشکی خۆرە بۆ سەر زەوی ئەمەندە سەختە ڕێگریکردن لە خۆڵباری بەڕێز کاکاوکار ئەمەوێ بزانم حاڵی داتا و زانیاریەکانی وەزارەتی ئێمە چییە وەزارەتی پشتوکاڵ هەر وەکو عێراقا ئەمەوێ هەنێ داتا و زانیاری هەیە ڕێژەی بە بیابان بوون چەند بووە لە ڕاپەڕینەوە بۆ ئێستا و مەترسیەکان بەرەو چۆ ئەڕوا هەولێر چەنە سلێمانی چەنە دۆک چەنە چ کاریگەریەکی کردووە چەند هێکتار زەویمان لەدەستداوە چەند کشتتوکاڵمان فەوتاوە یا ئەفەوتێ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەم بەرنامەیە و باسکردنی ئەم گرفتە ژینگەیە گەورەیە کە هەموو ئەم شتانە لە گۆڕانکاری کە شوواوە سەری هەڵاوە کە شتێکە هەموو گیان بەدەستێوە ناڵێنێ بابەتێ نیە تەنیا پێوەست بێ بە عێراقەوە یا بە دووەلی منتیقەکەەوە بابەتێکی گەورەی جیهانیە بۆ چارەسەری ئەم مەوزوعە بۆ چارەسەری ئەم بابەتە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەساسەی کە حکومەتی وڵاتەکەمان حکومەتی منتیقەکان چەند تەخسیسەکە بۆ سەرەتایان یە بێ قەرار باکە تەواوی تر کەرتی کشتتوگاڵ کەرتێکی گرنگا بێ ئیتیمامی بێ بودجەیەکی جیاوازی بۆ تەخسیسکە و چۆن ئەوێ اعتیماد کات سەکەرتی کشتتوگاڵ بۆ ئەوەی کە داهاتی دەستکەوێ بۆ ئەوەی کە وەکو ئاسایش خۆراکی سپاری لێ بکە ئەهەمیەتەکەی ئەزانێ ئەبێ بودجەشی بۆ دابین بکە نەک ئێمە هەموو ساڵێ ئێمە هەر قسە بکەین و هەر لەسەری بدوێن و گرفتەکان بخەینە ڕوو کێشەکان باسکەین بەڵام حکومەت نێتە پێشەوە کە حکومەت و ئەنجومەنی وەزیران و حکومەتی عێراقیش نەتوانێت بودجەیەکی تایبەت تەخسیسکە بۆ کەرتی کشتتوکاڵ و بۆ ژینگە و بۆ احتیمامان پێی هەتا ئەوانە نەکە هەر ئەبێ جەنابەت بڵێ پارەی لاگرۆزەرێکی تێچێ و پارەی ڕێنجێکی تێچێ و پارەی ئەوەی تێچێ ئەبێ بودجێ تەخسیس کرێ بۆ ئەم شتە ئەگەر بودجە تەخسیس بووایە ئێستا منم توانی جوابی جەنابەت بمەوە بڵێم من مەبەستم تۆ نییە هەرچەندە تۆ لێرە نوێنەری وەزارەتی بەڵام من تۆش حەقم پێ نادەی بڵام پارەی ڕەنجێکی تێچە بۆ نمونە پارەی ڕەنجێک کە چووە ئامێری پشکنینی هەنگوینەوە کڕیان دوای بەرنامەی پێشوو دەستیان خۆش بە شتێکی باشیان کرد ئێستا هەموو عێراق یعنی پارەی دوو ڕانجی تێ ناچێ مەسەلەی کڕینی کواڵەتی ئامێری پێوانەی کواڵەتی هەوا وەنیە لە قسەکەی جەنابتەوە منیش داخڵ بووم لە باتی ئەوەی کە ئێمە ناچار بین بڵێن کاکە ئەو پارەیەکی کەم تێچێ ئێرکواڵەتیە بۆ ناکڕی ئەوەی تێ ناچێ ئەبێ ئەم حکومەتە سەرەتا بودجەیەکی تایبەت دانێ بۆ گرنگجیدان بە بواری ژینگە و کشتتوکاڵ حکومەتی خۆشمان حکومەتی بەغاش بەڵێ حکومەتی خۆشمان بەڵێ حکومەتی عێراق بێ بودجەیەکی تایبەتی بۆ دانێ نابێ هەر بە زمان بە قسە بڵین ئێمە وەڵامان ئیتیمام بین بەزراع و ئیتیمام بین بەژنی و ئیتیمام بین بۆ چەند ساڵەوە 2022 چەند ساڵ ئێمە لەوانەیە ئەم گرفتانە
دووبارە بوو بێتەوە خۆڵبارین پێشتر هەبوو بێ ئێمە هەری هەمالمان کردو تا کاریگەرەکانی گەشتۆتە ئەم مۆسای ئێستا بەسەر ئێستا وەزیری کوشت و کاڵ من دڵم وەزیری شارەوانی دڵم بە هەواڵێک خۆش بوو کە وتی بڕیاریانداوە پشتێنەی سەوزایی بۆ هەولێر دروست بکە بەڵام یعنی ئەبێ ئەمە بکرێ بە سیاست و استراتیجی حکوومەت بۆ هەموو کوردستان وانە بەڵێ ئەبێ بکرێ بە سیاست پشتێنەی سەوزایی چارەسەر ینی ڕێگرێ بێ لەم حاڵەتە بەڵام بۆ جەنابەت منیستم شتێ ڕوونکەمەوە کە بودجەیەک لە بەردەستا بوو من پێشوەخت دەتوانم چەند داتا کۆکەمەوە پێشوەخت دەتوانم تیمی تایبەتی بۆ دەرکەم ئەتوانم ناوەندێکی تایبەت بکەمەوە بە بیابانبوون لە وەزارەتی کشت و کاڵە کە ناوەندێکی وا بەو شێوەیە هەبێ کە بتوانێت داتا کۆکاتەوە بتوانێت ڕێگەچارەی هەبێ بتوانێت خەڵکی مختصی وەکۆم بە ڕێزانە هەبێ سوود لەم تەوسیاتانە وەرگێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی بێتەوە پێوێکتان هەیە مەسەڵەن داوای ئەوەتان کردبێ بۆ مەسەح چەند کادری پسپۆرتانەوێت چەندێ ئامێرتانەوێت چیتانەوێت چیتان ناوێت چونکە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوە تا لە ئەمریکاوە راپۆرتی نهێنی هاتووە تازە مۆڵەتی خستنە ڕووی دراوە لەلایەن بایدنەوە هی سەردەمی ڕەنگە لە ئۆباماوە تاوەکو ترەمپ بێ وەنیە بەڵێ باشە ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەمریکاڵێ عێراق پێنجەم وڵاتە کە ڕوبەڕووی کارەساتە بێتەوە یعنی ئێوە هیچ ڕووپێویەکتان هەیە بۆ ئەوەی لانی کەم وەکو ئەوترێ ئەگەری ڕوبەڕووبوونەوەی هەیە بە لە سەداسیت ئەو لە سەداسیەت ڕێگری بکەن لە ئێستا داتاکی بەو شێوەیە نیە لە بەردەسی ئێماوە ینی شتێکی وانە من پێ بڵێم ڕوبەری ئەوەی خاکی هەرێمی کوردستان بە بیابان بووە چونکە خاکەکە لە بەردەم هەڕەشەی بە بیابان بوونە لە گەرمیان لە بەردەم هەڕەشەی بە بیابان بوونە جنابی تۆر لەوانەی زانیاری زیاترێ بە لەسەر ئەوە دەشتی هەولێر لە بەردەم ئەو هەڕەشایە ئێستا ئەگەر ئەم خۆڵبارینە بەم شێوەیە زیابکە و بە و داتانی کە بەڕێزیانێ خەنە ڕوو بەو شێوەیە زیابکە زیاترە بێ لەوانەیە بە من بڵێ منەوە لە ئێستەوە چی بکەین بۆ ئەوەی کە ئەو داتا کۆکەینەوە ئەبێ بوجەمان لە بەردەسا بێ و بوجەمان لە بەردەستانیە وە نییە و هەوڵەکانیش ینی شتەکان تەنیا قسەن هاتنە پێشەوەیەک نییە ینی هەوڵێک نییە هەوڵێکی جدی نییە باشە ئێستا بۆ نمونە ئاماژەکان ئەوەی کە لە کفری و کەلارە گوزەرە کە تۆ ئێستا لە کەلارەوە هاتووی بۆ بەرنامەکەم یعنی پێ دوانیە هەر خۆی داتایە بەس ڕووپێوی دەوێت ئەگەر تەنها لە گەرمیانە بە گۆگڵ ئێر سێریکی بکەین کارەساتەکەمان بۆ دەرەکەوێ گەرمیان چی هالە لە چی وەزعێکی کارەسات باردا ئێستا هەرێمەتوانێت داوای فەندی نێودەوڵەتیش بکە بەداخەوە پێشتر وابزانم حکوومەتی عێراق داوای کردووە بەڵام ئەو فەندانە لەلایەن هەندێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بۆ عێراق ڕاگیراوە لەبەرەوەی داوای هەندێک زەماناتیان لە عێراق کردووە یەکێک لەو زەماناتە بۆ نمونە ئەو مۆلیدە ئەهلیانەیە مۆلیدە کارەبایەکان ئەبێ هەڵگیرێت بۆی حکوومەت یان بۆەوەی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بتوان فەندیان بکەن بۆیە هەندی ڕێگیری کارەساتی سروشتی نییە خوا حەقە خێر بە عێراق بکەن بەم هەموو نەوتەوە 4 ملیاربەی بە مۆلیدا داوای فەند بکەی لە ڕێکخراوە لە عێراق پارێک پێویست هەیە بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان عێراق ژێر چوارچەوەی ئەو شتە ئیقلیمیەوە لەمانە نابێ بەخێر کە ڕێکخراوێ یارمەتی فەندێکی عێراق بەستم چیا نابێ بەخێر لەبەروی عێراق شەکەوێتە زەمنی تۆ گازت هەیە غازت هەیە مۆلیدەی کۆڵان بەکاربێنی تۆ خۆت ڕەحم بە خۆت نەکەی خەڵک ڕەحمت پێ دەکا ویان پێ نەوتون قوربان بەڵێ نەک تەنها لەو ڕۆوە تەنانەت لە سیاسەتی ئاوی شایمە سیاسەتی ئاومان نییە کە زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان یعنی معقول نییە تا ئیساکە ئێمە ئاوی سەر زەویمان هەیە کەچی لە تەنشتی ئاوی سەر زەویەوە ئێمە بیر لێ دەین ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەم هەشتا ڕۆژ خۆڵبارینە ئەگاتە 300 ڕۆژ بەتەکید بەپێ ئەو داتایانە کە بڵاو کراوەتەوە بەپێ پێشبینیەکانی ناسا بەتەکید لە دوای ساڵی 2035ەوە ساڵانە بەلانی کەمەوە 300 ڕۆژی خۆڵباری نەبێ ئەگەر کارەساتەکە 6 ڕۆژمانە بێت تا 2035 بێ خۆڵ بەڵێ بەپێی داتاکان وایە بەپێی پێشبینیەکانی ناسا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە گرفتە ژینگەیەکان باشە هیچ داتایەکێ لە زانکۆ و ناوەندەکانی توێژینەوەی لای ئێوە کە بڵێ بە بیابانبوون لە هەرێمات گەیشتۆتە چەند وەکو داتا بەداخەوە وەکو داتا نیە بەڵام ئاماژەکان هەیە ینی بۆ نمونە ئەگەر لە گەرمیان ئێمە سێ بکەن ئاماژەکانی هەر هەمووی دەرکەوتووە لە دوای ساڵی 1970 دوای ڕۆخانی لادیەکان و نەمانی کشت و کاڵ و دوای ئەوە لە دوای ساڵی 1990 کە دارستانەکان هەر هەمووی لە ناوچوو بەداخەوەی ساکە بینین بە تایبەتی لە ناوچەی گەرمیان کارەساتێکی زۆر گەورەیە دارستانەکان نەماوە کشت و کاڵ نەماوە
و بەداخەوەمە چەند ساڵێکەمە ڕوبەڕووی وشکە ساڵیە بینەوە ئەوەتانی ئێرانیش بۆ نمونە ڕووباری سیروانە گردۆتەوە لێمان بۆیە کارەساتەکان زۆرن بەداخەوە ئێمە ئەگەر چارەسەری بۆ نەدۆزینەوە لە ئیساکەوە ئەوە ڕوبەڕووی کارەساتێکی زۆر گەورەترە بینەوە لە داهاتی. باشە مامۆستا لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هیچ پلانێکتان هەیە بۆ گۆڕینی سیاسەتی کشتتوکاڵکردن و پلانی ئاودێری ورد ببێتەوە بۆ جووتیاران هیچ خولێک هەیە بە کەمترین تێچوون کەمترین سەرفکردنی ئاو زۆرترین بەرهەم بێت کە ئەمە تازەترین میتۆدە لە جیاناییشی پێکرێت قسەکەی جەنابەت لە شوێنی خۆیەتی ئەبێ ئیشی ئێمەیە کە وشیاری بین بە هاوڵاتی وەفێریشی دانیشتوویەکی ئەم هەرێمە کە چی بکە جەنابی دیتۆر باسی لەوە کردکە بەردەوام نەبوون لەسەر زراعەت لەسەر کشتتوکاڵکردن واکە ئەو زەویانە بن بە بێبیابان ینی نەبوون ینی کشتتوکاڵی بەردەوام نییە لەو منتیقەیە بۆیە ڕوبەرەکە ئەبێ بە بیابان لەگەڵ چەند هۆکاری ترە لەوانە لە وەڕانی لە ڕادەبەدەر چەند هۆکارێکی تر وەک وەڕانکاری کەشوهاکەوە ئەکە ئەو زەویانە بن بە بیابان ئەمەیە کە کاریگەریەکە دروستەکە ڕۆڵی ئێمەیە بعد ئێمە پێشەوەی کە وەکو نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ قسە بکەین با ئێمە وەکو هاوڵاتی چەم هەرێمە قسە بکەین کە خەمی ژینگەمانە کە ئەبێت چۆن ئێمە هاوڵاتی وشارکەینەوە لەبارەی ژینگەوە تا ئێستش ئێمە بە ڕێگا تەقلیدیەکە ئاودێریەکەی بەڵێ ئێوە هیچ خولێک هەیە بۆ نمونە جووتیاران کۆ بکەنەوە لە ڕێگەی سندیکاکانەوە ڕێنماییان بنێ بڵێن سیاسەتی ئاودان بگۆڕن سیاسەتی کشتتوکاڵیتان بگۆڕن ئامێری مۆدرن تەشجیع بکەن شەریکات هاان بن کە بە بێگ و مرێک بەپەلە ئەو ئامێرانەی تەقتیر و ئەوانەی مۆدرن بۆ زەویە پان و پۆڕەکان بێتە هەرێمی کوردستان ئەوانەی کە جەنابەت باسیەکەی هەموو ئەوانە پەیڕەو کراوە لە لای ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ ئێمە بەشێکمانەیە بەشی ڕێنمایی کشتتوکاڵی بەڕێوەبەرایەتی ڕێنمایی کشتتوکاڵی بەڕێوەبەرایەتی ڕێنمایی کشتتوکاڵی پەیوەندی هەیە لەگەڵ جوتیارانە و ناوبەناو خولیان بۆ کاتەوە و ئاگاداریان نکاتەوە لەم شانە بەبێ ئەو داتا و زانیاریانی کە دەستیانەکەوێت بەبێ ئەو کەسە شارەزایانەی کێن و زانیاری ئەڵێنە و خولاکرێتەوە بۆ ئەو نوعا یعنی هاوکاریانەکەن و ڕێنماییان بۆ هەر دۆنمێک پێویستە چەند درەخت بچێنرێ بۆ ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان بپارێزین ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ئێمە بڵێن وڵا پێویستمان بەوەیە ینی من هەموو جارێت تێبینیەوەکەم لە زوربەی بەرنامەکانە ئاماژە بۆ کرێت کە ڕوبەری سەوزایی لە لای ئێمە چەنە ئایا گەیشتە ئاسیستاندار ئایا ئێمە پێویستمان بۆڵێ ئەوە دار بڕوێنین یا ئەوە ئەوە بکەین بابەتەکە لەوە دەرچووە کە ئێمە بڵێن وڵا پێویستمان بۆیە لە دوێنمێکە ئەوە دار زەرعکەین ئەوە بکەین بۆی کە فریای سەوزایی بکەین ئێمە ساڵانە بەردەوامی لە زەرعکردنی دەمام ئەم ساڵ لە سنووری سلێمانی پێ بڵێم 15,000 نەمامان زەرع کردووە بەڵام 15,000 نەمامی تازە 15,000 نەمامی تازە تا چەند ساڵ تا 3 ساڵ ئێمە خزمەتێکەکەین تا 10 ساڵ ئەگاتە ئەو توانایی کە بتوانێت ئەو قووەتە پێم بڵێ ئێمە ئێستا لە کارەساتەکەیان بەدڵنیاییەوە لە ڕێژێ سەوزایە بەداخۆ ئێمە کاتێ لە کورسانە باس ڕێژی سەوزایەکەین تەنها تەرکیزمان لەسەر شارەکانە باسی دەرەوەی شار ناکەین ئەو کارەساتێکی زۆر گەورەیە ئەبێ ئێمە گرنگی بدەین بە سەوزکردنی دەرەوەی شار زیاتر خۆی من ماوەی پێشوو بەرنمەیەکم کرد ئێستا خۆی سەوزە لەولاوە تورکیا دارمانە بڕێتەوە ئەی سووتێنێ شەڕەکانی هێناوەتە هەرێمی کوردستان لەم لاوە خۆمان کانی خەڵوز دەکەین و چاڵی خەڵوز دەکەین لە هەموو ناوچەکان لە شەقلاوە لە پێنجێن ینی لەلایەکەوە بێگانە تێکیا لێمان لەلایەکەوە خۆمان ئێستا ئێمە وەک نایچێنین ئەبێت داوا بکەین یا ڕێگری بکەین لەوەی نەیبڕینەوە وانە کاک کاروان جەنابتە یەکتریش هەیە ببوورە کاک تۆ جاڵا فەرموو کۆمەڵە داتا هەیە بۆ ئەوەی ینی بەسەرمانە تێنە پەڕێ سەبارەت بە قسەکانی ئەو بەڕێزەی کە لە بەغداوە بەشداری کرد لە ساڵی 1950 کە زەرعی عێراق کراوە لە 160 بیابانە یانیم چە بیابانە بە پێی وێنەکانی سەتەلایت کە گیراون لە ئاسمانە و لە ئەقماری سەنایۆ 10 پلە زیادی کردووە چ ناوەندێکی توێژینەوە ئەمەی پشتڕاست کردێتەوە ئەمە ئەو گۆگڵ کە باقماری سەناعی وێنەگیراوە نیمچە بیابانی تا ئێستا بەڵێ کشاوە لە شنگالەوە هەتا وەکو خوارەوە هەتا خانەقین هێڵی بیابانی سوک کشاوە بەرەو ناوچەی هەرێمی کوردستان کە ئەو ناوچە پێڵە ناوچەی زۆرک کە لە 120 ڕوبەری عێراق پێکێنێ لە 160 عێراق بیابان ئێستا بووە بە چەند لە 170 ئەمە حاڵەتێکی زۆر سەیرە
ینی کۆمەڵە ئاماری زۆر ناشرین لە عێراق لەسەر عێراق بڵاوکرێتەوە لە دنیا باسی ئاوەڕۆکانی کەوتیمە ئاوەڕۆکان چارەسەرەکەین تۆ دەزانی لە ساڵی 2016دا راپۆرتەکانی UN ئەڵێ لە 127 خەڵکی عێراق تەوالێت بەکار نایانێ WC نییە ئەینەمە کارەساتە بۆ وڵاتێک کە حەزارەتی 5 ساڵە 5000 ساڵە تا ئێستا نەمانتوانێت هۆشیارە بگەین ناو نیشتیمانیان کە ئەمە سەرچاوی پیسبوونێکی خێرایە کە کولێرەی پێ بڵاوێتەوە ئینانە خاڵێکی تر ئەگە سێرکەین 14 ملیۆن بن داخورمامان هەبوو تا ساڵ 1970 498,000 تن خورمای بەرەمێناوە عێراق لە ساڵی 2012 13 ملیۆن بن دارخورما ماوە لە 8 جۆر خورمای باش و بە کوواڵەتی لە عێراقا ئێستا 3 جۆر دەتوانێت بخاتە بازارەکان و ئەوی جۆرێکی کرمۆڵە بێت پێش گەیشتن کە ئەمانە هەموو داتای خەتەرن بۆ زەرعیدار ئێمە سیستەمی سێبەسێ بەکاربێنین سەرکەوتووە کە 3 متر سێجا بۆ چاندن بەکاربێنین لە مەسەداتی ڕێحاواتە باشکێنەکان کە دروستیکەین بۆ شارەکان و بە دروستکردنی ئەم هێڵە بەرگریە بۆ شارەکان کۆمەڵێک چالاکی ئەنجامەکەم شێ زیادەکەین دووەم خێرایی بایەکان کەمەکەینەوە بۆ ناو شارەکان سێم منفەس دروستەکەین بە شێوەی تونێل کە ئاراستەی هەوا خێرا بێت بۆ ناو شارەکە پاڵ بنێ بە پۆلۆشن پیسایی سەر شارەکە پاڵ بنین کە ئەمە هەمووی سا لە چین ئەنجام مەدرێت ئەمانە تەجروبەکراون لە دنیا کە ئەتوانی عێراق بەکاری بێن خاڵێکی تر ئەگە سەری عێراقین ساڵی 1985 دوای لە ئەستای جەنگی عێراق ئێراندا لە 1985 ئەهوارەکان وشکراون کە ئەمە کارەساتە بۆمبەکەی تەقیۆتۆ لە عێراقا شوێنەما کە شێ کاریگەری هەبوو لە سەکەمکردنەوەی ئەم خۆڵبارینە ینی وایە کرد کە دەنکۆڵە خۆڵەکان زووتر بنیشن ئێستا لە ساڵی چاکردنەوەی هەبوو بەڵێ هەی بوو دەمانتوانی کەناڵی تازە دروستکەین کە کەناڵێکی 50 کیلۆمەتری بوو ڕووباری دیجلە ئاو بدەین بە ڕووباری لە فراد و بێنین بۆ دیجلەیە لە چەنجی کەنجی گۆڕین بەپێی کاتی باران ببوورە بەڕێز کاک ئەیسا فەیاز ئایا ئەگەر بەپێی راپۆرتە زانستیەکانی کە وەکو مامۆستا ئەفەرموێ کاک شوانجاف سپۆڕی باری جوگرافیا ئەفەرموێ یەکێک لە کێشەکان تێکدانی تۆبۆگرافیایە و تێکدانی دیمۆگرافیایە کە ڕژێمی پێشوو بەرامبەر بە شیعە و کورد کردی لە دوای ڕووخانی ڕژێمەکەی پێشوو بۆ هیچ هەوڵێک نەبوو بۆ بردنەوەی عێراق بۆ دۆخی جاران لە ڕووی تۆبۆگرافیا و چاکردنەوەی زۆنگاوەکانەوە کاکشوانەڵێ بەڵێ ممکن بوو چاک بکرێتەوە وەنیە؟ سەبارەت بە بابەتی زۆنگاوەکان بە پێچەوانەوە ئەو بابەتە لە ماوەکانی ئەم دوایەنە گەشەی کردووە ئەوە چۆتە چوارچەوەی کە لە پووری جیهانی ئێستا پرۆژەی تێدا پرۆژەی گەشتیاری گەورەی تێدا ئەنجام بدرێت لە بەتایبەتی لە ناوچەی جبایش و ناوچەکانی مەیسان و زیقار بەڵام کەم ئاوی بە هەمان شێوە کاریگەری خراپی کردوتە سەر زۆنگاوەکان پێش کەم ئاوی ئەو زۆنگاوانە زۆر بەنایەبایی بژانەوە و من سەردانی ئەو ناوچەیەم کردووە گەشتیاران سەردانی کردووە زۆر بژابوونەوە بەبوونی ئاوە بەڵام ئێستا دۆخەکە بە ئاراستەی خراپە چونکە ئێستا دۆخەکە بەرەو لاوازی دەڕوات بەهۆی کەم ئاویەوە بەڵێ سەبارەت بەو داتایی کاکشوانەڵێ کە ئەڵێ لە ڕووپێویەکانی گوگڵە ئاماژەی پێکراوە عێراق لە 160 بیابانەوە ئێستا بووە بە لە 170 ئێوە چی ئەڵێن و چ سیاسەتێکی ڕێگریکردنتان گرتۆتە بەر چەندێ بودجە تەخسیس کراوە پرسیارێکی باشە بەڕاشکاوانە ئێمە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی زیاتر لیژنەیەکی پێکەینەوە بۆ
ڕوبەڕووبوونەوەی بە بیابانبوون و پشتیوانی کردنی وەزارەتی سەرچاوەکان لە دوایین کۆبوونەوە کە لە وەزارەتی سەرچاوەکانی ئاو کراوە کە وەزیری سەرچاوەکانی ئەو سەرۆکایەتی کردو هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان ئامادە بوون لێن شەندە وەزارەتی دارایی چونکە دەزان ئاودێری لە عێراق ئاودێریەکی کراوەیە بە شێوەیەکی کلاسیکی کۆنا هەروە توانای ئاودێری کەمە بۆیە وەزارەتی سەرچاوەکانی ئاو داوای کردووە لەگەڵ قسە لەگەڵ تورکیا بکرێت چونکە ئاودێری تورکیا داخراوە ئەگەر هاتوو ئاودێری کەناڵی تایبەتی هەبێ ئەوە وا دەکات دەچێتە ژێر ئەوە بەڵام بە هەڵمبوونی شەیە ئەگەر هاتوو بۆڕی داخراو هەبێ ئەوە وا دەکات ئێمە ڕێگە دەکرین هەم لە بە هەڵمبوون و هەمیش لە چوونی ئاوە بۆ ژێر ئاوە بۆیە هەوڵەکانی وەزارەتی سەرچاوەکانی ئاو هەوڵی گەورەی داوە بەڵام وەزارەتی سەرچاوە بەڵام وەزارەتی دارایی نەیتوانی داوای لێبوردنی کرد کە ناتوانانی ئەو پرۆپارەی دابیم کە بە ئەو پرۆژەیە بۆیە دەبێ هەموو هاوکار بن و پرۆژە پێشکەش بکەن بۆ سندوقی سەوز چونکە ئەو سندوق وەزارەتی ژینگە تا چەند لە ڕیزی وەزارەتە سیادیەکان دانراوە و بودجەی گەورەی هەیە یان نەخێر وەزارەتێکی پەراوێزخراوە و بودجەکەی لە ئاستی ئەوە دانیە کە پێنجەم وڵاتی کارە ساتبارە نەخێر وەزارەتی ژینگە گەورەترین لایەنی ڕایشکاریە بۆ بابەتی گۆڕانکاری کەشەوە بەڵام دەبێ پارە دابین بکرێت ئەمە بۆ وەزارەتی سەرچاوەکانی ئاو وەرە بۆ وەزارەتی کشتتوکڵ ئێمەکو وەزارەتی ژینگە ناتوانین فەندی گەورە بکەینەوە بەڵکو پێویستمان بەلایەنە جێبەجێکاری بۆ نمونە کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاودا و ئەمە خزمەتی وڵات و خزمەتی کوردستانیش دەکە بامەشێ وڵاتانی پێشکەوت و بەهۆی گۆڕانکاری کەش و هەوادا بۆی ئەو وڵاتانە ڕەپارەیەکی گەورە دادنێن لە ژینگەی سەوزدا لەوێن دەر لەو سندوقە پارەیاندا ناوە بۆ نمونە مەسر دەوڵەت وەکە زۆر دەڵەمە بووە لە گۆڕانکاری کەش و هەوادا لە جیهاندا مەسر ئەو فەندا دەکەوێتە سەر ئەو پرۆژەیە کە پێشکەش دەکرێت ئەگەر هاتوو پرۆژەکان بۆ سندوقی کەش و هەوای سەوزدا و ئەولانە نێوڵەتیەکاندا بەڕاستی ڕەزامەند بوون زانیاری تەواویان هەبووە ئەوە ئەرکی وڵاتانی پێشکەوتووە هاوکاری وڵاتانی فراژوو بکەن بۆیە مەسر ئەو ملیار و 400 میلیۆن دلاری وەرگرت بۆیە دەبینین لە دووەم خراپترین وڵات بۆ گۆڕانکاری کەشوهەوە ئێستا گەیشتۆتە 39 لە ڕیزبندێکە عێراق ئێستا لە پێنجەمین وڵاتە لە گۆڕانکارنی کەشوهەوادا بۆیە پێویستە وەزارەتەکان هاوکاریمان بکەن ئێمە بەرپرسینە پێشکەشکردنی پرۆژەکان وەزارەتی پلان لە عێراقدا عمری 70 ساڵە 70 ساڵە عێراق وەزارەتی تەختیتی هەیە یعنی چی بۆ پرۆژەیەکی ڕێکوپێکی پڕ لە داتا و زانیاری مقنع ئامادە ناکەن تاوەکو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تاوەکو UN فەندتان بکە هاوکاریتان بکە وەنیە؟ پرۆژەکان پێویستە پێشکەش بکرێت لەلایەن وەزارەتی ئێمە بە هاوکاری لەگەڵ وەزارەتەکانی کە ئێمە خاڵی بەیەگەاندین لەگەڵ هەموو وەزارەتەکاندا هەموو وەزارەتەکاندا پرۆژەی خۆی پلانتان چییە؟ بۆیە وەزارەتی پرۆژەم پێ بڵێ پرۆژەکان بە پێی پێوەری نێودەوڵەتی دیاری بکرێت کە ئەخر پێویستە ئەوە خەڵک مێر قوربان خەڵک مێر لە بەغا ئێستا خەڵک تەنگە نەفەسە لە نەخۆشخانەکان خەڵک دایبین کرا خەڵک خوێنراوە ئێوە هەرەڵەن پێویستە بیکەن کێ ئەیکەن دوایی بۆمانە خوێندنەوە لە سەرقەبران کێ ئەیکەن درەنگە درەنگ نەکەر بۆ ئێوە بۆ هەرێمی کوردستانیش درەنگە والله سەیرکە جەنابی سەیریکە
ئەوەتانێ بە حساب ئەمڕۆ کەشوهەوا پاکە ئەوە حاڵی دەستمانە ئەبێ حاڵی سی مناڵەکانمان چۆن بێ لە هەر وەزیرێکی پەیوەنددارە پرسم هی عێراقی هەرێمی کوردستان هەڕە لە پێویستە بیکەن کەی ئەیکەن ئەمە ڕەش بوو لە بەرمایەسان سەکەم قاوەیە سەیری شێن دەسمکە سەیریکە قوربان بەڵێ ئەمە دەرفەتێکە بۆی کێشەکانمان لە وڵات بخەینە ڕوودا ئەو خۆڵبارینە بە دیاریکراویش لەو ناوچاندا لە کەناڵەکانی ڕاگەاندن و میدیاکان باز دەکرێن و باسی ئەو بابەت و کێشانە دەکەن و ئەمە دەرفەتێکە بۆ وەزارەتی ئێمە وەزارەتە پەیوەندیدارەکاندا بۆ ئەوەی خەڵکو و بەرپرسانان و خاوەن بڕیارەکان ڕوون بکاتەوە و پێویستە بۆ ئاراستەی هەنگاو بنێن پێش حەوت ساڵ لەمەوە بەر ئێمە کاتێکە باسی گۆڕانکاری کەشوامان دەکرد کەس گوێ ئێمە نەدەکرد کەسیش باوەڕی بەمە نەدەکرد کە گۆڕانکاری کەشوەوە بەو شێوەیە ڕوو بدات و بەو قۆناغەدا بگەین لە خۆڵبارین ئەخر ئێوە هاونیشتیمانی نین بۆمان باسکەن ئێوە حکوومەتن ئەوەی خەڵک کردداری لێتانەوە هەمە کشت و کاڵیە خۆراکیە استراتیژیەکان دەگات تۆ ڕۆژنامە نووس نیت بۆمان باسکەی ئێوە وەزارەتن خەڵک کردداری لە ئێوەیە و لە ئێوە ئەوێ و خستنە ڕووی لە ئێمەی ڕۆژنامە نووس و میدیاکارەوێت وانە ڕاستە بەڕێز ئێمە لایەنێکی ڕاوێژکارین وەزارەتی ژینگە ڕاوێژکاریە راپۆرتی خۆمان بەرز دەکەینەوە بۆ نمونە ئێمە بەڵگەنامەیەکی پشکداری نیشتیمانیمان ئامادە کردەوە بە هاوکاری هەموو وەزارەتەکاندا خستومانەتە بەردەم ئەنجومەنی وەزیران زیرانیش پەسەند کردووە وەکو نێودوڵەتیش خستومانەتە ڕوو ئەمما لایانی ئێمەیە دەکەوێتە سەر ئەستۆی ئەو جارە وەزارەتی جێبەجێ کارەکان بۆن وەزارەتی وەزارەتی کشت و کاڵ و ئەمیندارەتی بەغداوانە لایەنی جێبەجێ کارن ئەمانە پێویستن ڕۆڵی خۆیان بێن ئێمە لایەنی ڕاوێژکاری و پشتیوانیە ئێمە ناتوانین پرۆژەکان جێبەجێ بکرێت پرۆژەکان لە ڕێگای وەزارەتە پەیوەندیارەکانی وەزارەتی سەرچاوەکانی وەزارەتی کشت و کاڵ جێبەجێ دەکرێتەوە ئێمە راپۆرتمان بەرز کردوێتەوە نووسراومان کردووە باسی هەڕەشەکانمان کردووە کە ڕوبەڕووی وڵات دەبێتەوە بۆیە راپۆرتی ئەمریکی کە ماوەیەک لەمەوە بەرخراوە ڕوو قسەکەی ڕاستە بەوەی کە عێراق ڕوبەڕووی ڕۆژانی سەخت دەبێتەوە بەم نزیکانە هەمووانە باس کراوە لە کۆنگرەی دوڵەتەکاندا گەنگشەی لەسەرکراوە باس کراوە پێویستە لەسەر وەزارەتە جێبەجێکارەکاندا هەوڵ بدەن فەند بدۆزنەوە بڕەپارەیەک بۆ خۆیان بدۆزنەوە لە بۆی پرۆژە جێبەجێ بکەن پشتیوانی زوتیار بکەن بە دیدگای خۆم بەڕاستیدا دەبێ پشتیوانی جوتیار بکرێت لە ساختکردنەوەی بەرهەمەکانی بگرەباسی بۆ نمونە کاتێک کە شتێکت بۆ بکە جوتیار زەرر دەکات بۆیە دیدگای وەزارەتی ئەنجومەنی وەزیران بڵێ جوتیار بکرێت بەس لەم خولەی پەرلەمانە بۆ چوونە ژوورەوە پارەی چەند ئامێری بۆ چوونە ژوورەوە ئەندام پەرلەمان هەیە تا 50 دەفتەر دۆلاری وەرگرتووە کە بەشی هەموو ئامێری 10 ساڵی وەزارەتی کشت و کاڵەکە بۆ یەک ئەندام پەرلەمان بۆ یەک دانیشتن ئەمە بەڕاستی ئەو پەڕی نەزیفە لە ژوورەوە چونە ژوورۆ بۆ دەنگدان بۆ پرۆسەکانی هەڵبژاردن هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بێت سەرۆک کۆمار یعنی بەس بۆ یەک جار دانیشتن لەسەر کورسیە 50 دەفتەر بەڵێ ئەمە ینی ئەوە ئەو پەڕی ینی بەڕاستی بێئینسافیە بەرامبەر ئەوەی من پرسیارێکی فەند بکەی لە وڵاتان بەڵێ 50 دەفتەری بە کەسێت پەرلەمانتارێت کاکە هەموو جیهازەکانی عێراقی سیاسیەڵە بەڵێ بەس حکوومەت تیشەیە لە سیاسیەکان هەموو جیهازەکانی عێراق لە قەزا ناحێ وڵاتان بیکڕە پارەی یەک ڕۆژی ناخواردنی پەرلەمانی عێراق حاڵێکی دیکە یەک پرسیارم هەیە لە بەڕێزیان ئەوان چ هەنگاوێکیان ناوە بۆ کەمکردنەوەی ئەو پەستانەی کە بەنداوانەی لەسەر عێراق دروست ئەکرێت چ هەنگاوێکیان ناوە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە کاتێ ئێران 52 نقطەی ئاویمان هەبوو 5 ماوە ئەوەتانێ لە ئەو 5 نامێنێ ئەوەتان لەگەڵ تورکیا ئێمە ساڵانە نزیکەی 30 ملیار متر سێجا ئاو هاتووە ئێستا گەشتە 9 ملیارێکی هەرە بێ بە هەڵم لەکوێ ئەهوارەکان بژاونەتەوە ئەگەر 40 ملیۆن کەسین لە عێراقدا 26 ملیار متر سێجا ئاومان پێیە کە دەبێت 40 ملیارمان پێ بێ بەس بۆ ژیانی ئاسایی مرۆڤەکان بێجگە ڕۆک و گیان لە بەرەکانی دیکە
ینی ئەبێ ئەم نیز بۆ تەناسوبانە کە ئەو وەزارەتی پلاندانانە یا ژینگەیان بە ناوی حکوومەتە قسەکەات چه هەنگاوێکی بۆ ئەم بابەتە ناوە چەندێک توانیوانە تورکیا قەنەعات پێکەن لە وەرزی کەماوی ئەو بابە عێراق کە ئەمە مەترسێکی گەورەیە لەسەر کشت و کاڵ و ئاسایشی خۆراک کە مەترسێکی گەورەیە لەسەر کۆچی پێچەوانە باسم کرد لە بەرنامەکانی پێشتا 12 ملیۆن کەس بەپی راپۆرتەکان هەوارگەکانی خۆیان جێڵن لە عێراقدا دێن بەرەو هەرێمی کوردستان 12 ملیۆن کەس دێ بەرەو هەرێم تا ساڵی 2030 کاک دکتۆر دەتوانێت هاوکارم بێلەوە یعنی نەجەف و کەربەلا بەسرە ئەمانە بە تەواوی تووشی ئەو کارە ساتە بر ئەنبارێکێکە لەوانی خەریکە دەبێتە مەدینەت الئەشباح هەنێ شار و هەر ئێستا وای لە هاتووە ئەنباری فەقیر یعنی عێراق بە تەواوەتی داڕۆخاوە لە ڕووی کشت و کاڵ و لە ڕووی سەرچاوەکانی ئاوە بۆیە پێشبینی ئەکرێت لە 10 ساڵی داهاتوودا خەڵکێکی زۆر لە خواروی عێراق ڕووبکاتە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لە خواروی عێراق بە تایبەتی جگە لە کێشەی ئاو کێشەی سوێرەی خاکیان هەیە گەورەترین کێشەیە بۆ ناوڕاست و خواروی عێراق بۆیە بەتەکی دەمە لە هەرێمی کوردستانە بێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەو کۆچە خەڵکێکی زۆر ئەکێتە ناو هەرێمە خۆمان ئامادە بکەین بۆ خۆڵی زیاتر خۆمان ئامادە بکەین بۆ هەموو کێشەکان لەبێ خۆمان ئامادە بکەین ناوەندی وڵێکی عالەمیە کە 2010 یەکێ لەوانەیە کە پارەیان ناوە پارە تەرخان کراوە بۆ ئەو وڵاتانی کە تووشی کارەساتی ژینگەی و کارەساتی گلۆبەل چێنجە بێ ئەوەی کە ئەمریکایاوێتی تقریبان ئەمە ساڵی ئەمریکا نزیکەی 3 بلیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ ئەو وڵاتانی کە ئەوەکەن 3 ملیۆن دلار بلیۆن دلار یعنی ئەمە هاندانێکە بۆ حکوومەت کە ئیشکا لەو بارەیە کە بتوانێت ئەو فەندە وەرگێ ئەڵمانیا 2400 750 ملیۆن دلاری دانا بۆ ئەوە 2019 کردی ملیار و نیوێک یعنی ئەمانە هەمووی فەندە لە وڵاتانێک کە پێویستیان پێی یعنی تۆ پێ دوایە وەزارەتی ژینگەی ئێمە کار بکات لەسەرەوە پلانی ئێمە لە عێراقدا و هەرێمی کوردستانیش سست و کەم تەرخەمە لە ئامادەکردنی راپۆرت و مەترسیەکان ئامادەکردنی راپۆرتەکان دوو راپۆرتی ئاوامانەوێت ئێمە ئەماین بەو فەندە مسر پێشفترێک ئەو فەندەی وەرگرت بۆ ریستۆریشن بۆ ئەوەی زاهرەی تەسەحح یعنی سستی عێراق خۆیەتی ناتوانێ طبعا یعنی من پێ دەڵم من داتایەکی علمیە نایەن بە من ئەمان داتایان نەوێت کاک عیسا مصر بۆ توانی قەناعەت بکا بە سندوقی جیهانی بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتی ژینگە عێراق بۆ ناتوانێت سوچی خۆمان نییە کەم تەرخەمەکە لە وەزارەتە پەیوەنددارەکانی عێراق نییە کوا داتاکان کوا مەرکەزی بەحوث کوا زانیاریەکان تۆ خۆت پێ مەڵەی ئێمە ئامێری مۆدێرنمان نییە بۆ پێوانەکردنی ڕێژەی تەپوتۆز و گازەکان لە هەوادا ئیتر چۆن قەناعەت بەوانەکەی ڕازیکردنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەوەی فەند بەدەست بێنن دەکەوێتە سەر چیرۆکی سەرکەوتن کە پێشکەشی دەکرێت بۆ ئەوەی کۆمەلگەی نێودەوڵەتی ڕازی بکەیت ئەگەر هاتوو ئەزمموونێکی سەرکەوتوو هەبێ بۆ نمونە لە عێراقی عەتەبەی عەباسی حوسێنی ئەوان پرۆژەی سەرکەوتیان هەیە بۆ نمونە پرۆژەی فەدەکی بۆ خورما بۆیە ئەگەر هاتوو پرۆژەیە پێشکەش بکرێت و ئەو بەخشەرە پارە دەتوانی بەدەست بکە بۆ عێراق بۆیە ئەو بەخشەر یاخود ئەو سندوقە داراییە نێودوڵەتیانە بەردەوام پرسیار دەکات ئایا دەتوانرێت چ بمینێتەوە بکرێت تاوەکو ئەو پرۆژەی ئەنجام بدرێت یاخود چۆن دەتوانرێت ئەو ڕووبەرە چارەسەر بکرێت لە بیاباندا من وەکو بەڕێوەبەری گشتی کارم کردووە لە باسی ئەوە دەکەی من پێویست بە چەند پارە هەیە بۆی ئەم ڕووبەرە پاکەوە لە مین و پاشماوەکانی جەنگ بۆیە کاتێک تۆ بودجەیەکە دەدا وردەکاری تاو دەدەی ڕاست دەبێت ئەوە پشتیوانەکە بەدەست دێنێ ئێمە بەڕاشکاوانە وەزارەتەکان پرۆژەی ورد پێشکەش ناکەن لە ڕووی زانستیەوە ڕوون بێ لەگەڵ چیرۆکی سەرکەوتن بۆیە ئاستی قناعەت پێکردن لای وڵاتانی بەخشەر و سندوقەکانی پشتیوانی لاواز دەبن کاتێک وڵاتێکی دیکە دێ پرۆژێکی دیکە پێشکەش دەکات و وڵاتی بەخشەر و ئەو سندوقە ڕازا دەکات چکە چیرۆکی سەرکەوتنی هەیە ئەمە
زۆر گرنگە ئێمە بتوانین چۆن ئەو سندوقی کەشوهەوای سەوز یا سندوقەکانی پارەدارکردن وڵاتانی بەخشە ڕازی بکەین دەبێ پرۆژەی نەخشە بۆ دانراو هەبێ لێکۆڵینەوە لێ بکرێ پرۆژەکە سەرکەوتوو بێ بەوەی بتوانین ئەو پشتیوانە بەدەست بێن و عێراق دەتوانێت پشتیوانی گەورە بەدەست بێنێ بەڵام ئەو پرۆژانە پێویستیان بە 2 ساڵ بۆ 3 ساڵ هەیە بەڵام دەتوانێت ئەو بڕەپارەیە بەدەست بێن باسم کرد مسڵ لە دووەم خراپترین دەوڵەت ئێستا گەیشتە 39 لە ساڵی 2015 تاکو ئێستا عێراق لە تاکو ئێستا دەبینین لە 2015 تاکو ئێستا هەمان لیڤڵەکە پازدەمین یاخود باڵم 5 خراپترین وڵاتە بۆی ئەمە ئیرادەیەکی سیاسی دەوێت بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری کەشووە بۆ یەگەرات و ئاراستەیەکی سیاسی هەبێ بۆ ئەو بەرەنگاربوونەوە ئەوە هەموو وەزارەتەکان بە یەک ئاراستە هەنگاو بنێن بە یەک هەموو خەمیان هەنگاو بنێت و یەکگرتوو بن لە بڕیاردانە و بڕیارەکە بڕیارێکی یەکگرتوو بێ من بۆیە ئەم بابەتە کە باسم کردو لە کۆبوونەوەکان لە وەزارەتی سەرچاوەی ئاو لە بەردەم وەزیر باسی ئەوم کرد ئێمە تاکە دەرچە و دەواازە ئەوەیە کە پێویستە پشتیوانی نێودوڵەتی بەدەست بێن ئەو تێبینیان لە راپۆرتی ئەمریکاش باسی لەبەرکراوە باسی ئەو کراوە هەندێک لە وڵات و لەوانەش عێراقدا ناچار دەبێت داوای پارەی گەورە بکە بۆ پشتیوانی نێودوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا. دەست خۆش بێت زۆر زۆر سپاس کە لەگەڵم بووی سپاس بۆ وەڵامدانەوەی دوا پرسیارم بە ڕاشکاوی بەڕێزکاک عیسا فەیاز تا بەغدا ڕێز و سڵاو بۆ ئومێدیەوەی جۆدی زیاتر بکەن بۆ ڕەواندنەوەی ئەم قەیرانە گەورەیە. ئەمریکا لەو راپۆرتە نهێنیەدا کە یاوێتی بە عێراق لەسەر ئاسایشی نەتەوەیی و مەترسیەکانی بەردەم ژینگە و دروستبوونی کارەساتی مرۆیی و لێکەوتەی سیاسی چییە؟ تاکسازۆ بۆ باسەکەم کە ئێمە ئەو وڵاتی لەم راپۆرتایە باسەکە کە عێراق ئەبێت داوا ئەکات کە فەند وەرگێ بۆ کێشە مەناخەکان چونکە لە دوجار بەسەوەڵێ هیچ وەزارەتێک نەیتوانیوە قەنەعەت بە وڵاتە بەخشەرەکان بکە لەبەری کە هەر ئامادەنین راپۆرتی وردی زانستی پێشکەش بکات چونکە راپۆرتەکان هەموو بوارەکانی ژیان نەگرێتەوە لە ڕێژەی بێکاریتەوە لە ڕێژەی سەوزاییتەوە لە ڕێژەی کەمی ئاوە لە ڕێژەی سەقافیەوە لە ڕێژەی مەعاشەوە لە ڕێژەی ئەم راپۆرتە راپۆرتێکی گشتگیرە ئەو کە ئەی بە فەندەرەکە ئەبێ هەموو شتێکی تابێ حتا باسی ئەوەی تیا بکەی مەترسەکانی فەحسی ئاوەکەی کە هەتە ئەبێ ئەوەی تیاابێ کە تۆ ئەم ئێمە لێرە یعنی وازانین یوێنە خەڵەتێنین نەخێر ئەوە پارەی راپۆرتێکمان لەسەرەکەن 500 کەس جوابی ڕێکخراونەوە دەوڵەتەکانی هاتەوە لە قوربانوانە قوربان وەزعی ڕۆژنامە نووس زۆر باشە لێرە قوربان وەزعی ئاو زۆر باشە لێرە قوربان ئازادی ڕادەربڕنی زۆر باشە ئەوان ئەزانن ئێمە ڕاست ناکەن ڕاست ناکەن قەناعەتی پێ ناکەن کاگرنج لە راپۆرتەکە هاتووە ئەڵێ عێراق دوجار تووشی کارەساتی ناوخۆیی دەبێتەوە لەم 20 ساڵەیە لە هاتووە تووشی بەریەکەوتنی سیاسی و لەوە کێشەی نزاعاتی سیاسی و نزاعاتی کۆمەڵایەتیشە بێتەوە لەو عەرەب ڕوو بکاتە هەرێمی کوردستان هێشتا مادەی 140 حەل نەکردووە طبعا نزاع ڕوات کەمی ئاوی هەیە تووشی بەراوە ئەڵێ تووشی کەمی خواردن نەبێتەوە خواردن بەش ناکە کارە تووشی کەمی سەرچاوی وزە ئەبێت کارەبا بەش ناکە ئەمە ئەوان بۆ خۆیان لە خۆیان نەترسن ناشنال سکیورتی خۆیان ئەڵێ عێراق ئەم شتەی لێ ئێمە بۆ ئێمە کێشەیە ئەوان خەمی خۆیان لە ئێمە خەمی خۆمان بە کورت و مختصری لە راپۆرتێکە عاشیعیان بۆ گرتوین و ئێمە نایڵێ بۆ 20 ساڵی دادوو چی لێ با نەکەوینە هەڵەیەکەوە ئێمە باوەڕوان نەبێ ئەو فەندانەی کە دێت بۆ دەعمکردنی ئەوەنە زۆر نییە ئەوانە لە 160 تەکنیکیە بۆ ئەو تیمانەیە ئەو شارزانەیە ئوتێلە مانەوەیە سەفەرە مەعاشاتە دێتە ئەو وڵاتە لەگەڵت هاوکارە بێ من بۆ خۆم ناو منەزەما تا کارم کردووە لە سەدادەی دەچێتە حەقلەوە تۆ دەتوانی بیدەیتە هاونیشتیمانیە فەلاحێک یا بیتە کێڵگەیەک بیێتە ئامێرێک کە ئەوی چاودێریکە و ماوەی چەند مانگێک مۆنیتەرین تەکات چاودێریت ئەکا ئینجا لە حەقل زانیاری وەرەگەی هەرێم تیمێکی پرۆفێشناڵ لە ئێوەمانانی ئەکادیمی جیۆلۆجی ژینگەزان و ژینگەناس پێک بهێنە
بودجەیەکتان ئەگەر متەواضعیش بێ بۆ تەرخان بکە ناتوان راپۆرتی تێر و تەسەل ئامادە بکەن لەسەر هەرێم داتامان نبێت راپۆرتەکە نقصانە بێت ئەڵەم ئەگەر ئەگەر داتاوە بێ و داتاش ببوونیەوە طبعا ئێمە سەرەتا ئامێرەکان چییە؟ لای 5-6 دەفتەرە ئامێروە ناتوانانی 20 بەحس بکەیت ئەگەر داتات هەبێ و ئامێرت هەبێ توانین لە ماوەی 6 مانگە تو داتا کۆ بکەیتەوە بیکەیتە راپۆرتێک و بەرزی بکەیتەوە لە ماوەی ساڵێکا تۆ راپۆرتێکی تێر و تەسەل هەبێ کەم و کورتەکان ئەو پێداویستانی کە ئێستا پێویستە هەنگاوی بۆ مرێەوە زۆ میمە ئەلە کاتی تەکبیر نیە کاتی شەڕە ئێمە ئەوتە خۆڵە بارێ بەسەرمانە ئێستەوە ئەم برادرە هەرچی وت هەروتی پێویستە بکرێ دەبێت لەگە لەو ئاستای کاگرنج لەگەڵ پیرەکەمانە با زوو ڕسمگرین هەمویان لە ناوچن ناوەندی تەمەنی سلێمانی 79 ساڵە دڵنیاتەکەمەوە چەند ساڵێکی تر ئەو ڕەنجە زۆر دابەزێت چونکە نموزجمان هەیە لە وڵاتانی کە خۆڵباری ڕوئەیە ناوەندی تەمەن دەگاتە نزیکەی 50-55 بۆیە تۆمەمان ترسانە خۆ چەند ساڵێکمان بۆیە یعنی ئەبێت بەڕاستی ئاسایشی پێش ئەوەی لە تیرۆر خۆمان و پارێزی دەبێت لەم ژیگە کە ڕوبەڕوومانە بێتەوە مەترسێک و مەرجی هێواشە چارەسەری بکەین دەمامک ئەیگرێ ئەمە نەخێر هاوار هیچ جۆرێکی نەوردەکە و نەزبرەکە نەزبرەکە ئەگرێ بەڵام وردەکان بە تایبەتی دەنگکۆڵەکان چەندێ ورد بێ نزیک بێتەوە لە ئۆ.1 زۆر زەحمەتە ئەمەی کە لە کوردستانە بارێ ئۆ.1 کوشتا ئەوەی لە کوردستانە بارێ بە شێوەیەکی گشتی زیاتر کەمترە لە 2.5 مایکرۆن بەرنامەکە پێ وترێ تەکەیف وەگونجان ئەبێ خۆ بگونجێنی ئەبێ من خۆمە گونجێنم بەس سیەکانم ناگونجێن ئەبێ ئەگۆڕێت ئەبێ محاولە بکەی بگۆڕێت چۆن بگۆڕێت مەسەن تۆ نوعی تەکنەلۆژیا بگۆڕی ئەبێت باشترین حاڵەت بۆ ینی واز لە موبەری دەبێنە بۆ نمونە یعنی حتا لە راپۆرتەکانی کە داواکە باسی ئەوە کە موبەڕیدە نابێ بەکاربێنێت مثلا نوعی دبل جام بەکاربێن لە بری یەک جام حتا کە مەکینەی وشکردنەوەی جلوبەرگ بەکار نێنرێت بخرێتە دەرەوە بۆی ئەو ئاوەی کە بەو جلەوەیە ڕوتوبەکە بەرز بێتەوە بۆ سەرەوە بەکار بێت یعنی ئەمانە هەمووی ستێپاتن نەزەماتی عالەمی وەکو ئەدڤایس یابێتەوە کە تۆ بەکاری بێنی ئەی خەڵکی سەم هاوینە چی بکە کارەبا زۆرە هەرزانە سپلیت داگرسێنە بە چی کێشەی کارەبا کێشەیەکی سەرەکیە بۆ نائستقراری لەم وڵاتەیە لەبەر ئەم حاڵەت نوبەریدەش بەکار نێنێ لە ناو ژوورەکان خۆیان پانکە پانکەش ئەگەر گڕە بوو نا ئەبێ سیستمی چی بەکاربێنی مەسەن سیستمی تۆ ئەزلی حراری بەکاربێنی ئایزۆلیشن یعنی وا بکەی کە نەسەرما زۆر درەنگ کاتە ناوەکەواتە ئەبێ ژووری عملیات دروست بکرێت لە وەزارەتی شارەوانی لە دەستەی ژینگا وەنیا لە کشت و کاڵ لە بەلەدیەکان لە بەلەدیاتی شارەکان وەنیا تەندروستی بەس ئێمە زۆر لە چاو ئەو کارەساتەی باسیەکەن ئێوە حەز ناکەی ئێمە زۆر ریلاکسین وڵاتێکی ریلاکسین ئەم پسپۆڕانش باسی کارەساتی زۆر گەوراکەن ئەڵێن لە ئێمە سەر لە جەنگای سەیجەرابیانە بابەتەکە بەو شێوەیە قورسە بەڕاستی ئەوەی کە بینین نیەتیە نییە بۆ چارەسەری ئەم مۆزعە نیەتیە نییە بۆ ڕێگریکردن لەم کارەساتە ژینگەیانە بۆ ئەم گۆڕاکاری کەشەوەیە نیەتێک نییە ئەم بابەتە ڕاستە پێویستی بە هەوڵی اقلیمی هەیە بەڵام وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان هەوڵێک نییە نیەتێک نییە بۆ چارەسەری ئەمە ئێمە 2009 لەسەر بە وەزارەتی کشتوکاڵ ناردینی بۆ خولێک لە وڵاتی چین لەسەر ڕوبەڕووبوونەوەی بە بیابان بوون بزانین ئەو وڵاتە چۆن ڕوبەڕووی بە بیابان بوونەوە بۆتەوە چۆن ڕوبەڕووی ئەو بۆتەوە ئەو لە صاحب لە 2014 لە صاحبەی مەسحەی عەرزەکانی ئەو ئەبوو بە بیابان بەو هەموو ئاو دەریا و سەوزاییەوە بەو هەموو هەوڵ و بۆ هەموو نیەتەوە چارەسەرەکەی ئەو چییە ئەو ڕوبەرە بە بیابان بووە کە دیاری کراوە من خاکە چوومەتە نایەوەکو خاچی بیابانی عەرەبی وایە لە کاتێکە ئەوە خاچێکی زراعی کشتوکاڵی ئاسایی بووە ئەو خاکە بە بیابان بوونە ئەو چی بووەکە مەسەحەکان زیاتر لە 5 ناوچەی گەورە لە هەرێمی گانسو لە چین لەو هەرێمە زیاتر لە 5 ناوچەی جا کردوێتەوە کە ڕوبەڕووی بە بیابان بووبێتەوە بە دوو تاریخە چارەسەرێکە بە تاریخی میکانیکی و تاریخی پراکتیکی بە ڕێگەی بایۆلۆجی ڕێگەکانی چییە ڕێگەکانی بە دروستکردنی تۆڕی گەورەیە بەناو ئەم ڕوبەرە بیابانیە گەورەیە ئاو نەخێر تۆڕی گەورە پێکاتوە لە پاشماوەی ڕۆکی لە تۆڕی ئاسایی لە نایلۆن لە حتا لە
داری وەکو شێوەی نەمان بەڵام سناعی ئەمانە دروستەکە بەم ڕەبعات دروستێکە بۆچی بۆ ڕێگریکردن لەو با بەهێزەی کە دروستە بێت لەوەی کە گەردیلەکان لە شوێنەکە بجۆزەوە بۆ شوێنی تر سەرەتا ئیشەکەی ئەوێ جێگیرکردنی لەمە لەم ئەنجامیشی هەبووە ئەنجامیشی هەبووە و ڕوبەرێکی زۆری ناوچەکان گەڕاوەوە بۆ حاڵەتی تەبیعی خۆی سەرەتا چەند شتێکی تیان بابەتە کە گرنگە بۆ وڵاتی ئێمەڵی هەلی کار نییە و ئەڵین خەڵکە گوندنشینەکانمان لە شوێنی خۆیان سابت نابن و کۆچەوە بۆ شارەکان ئەتوانین ئێمە گەر بەو شێوەیە جێبەجێ بکەین لەو منتیقە بیابانیانە کە ئەگەر دراسە هەبێ و دراسە بکەین مداداچوون بکەین ئەتوانین ئەو ڕوبەرە شوێنە بە بیابان بووانە سەر لە نوێ زەراکەینەوە ئەو سیاسەتی ئەوان جێبەجێیان کردووە ئێمەش دەتوانین جێبەجێکەین و ئەوە بکەین ئیسفادەیەکی هەیە ئەوەیە خەڵکە گوندنشینەکە گەڕێتەوە منتیقەی خۆی ئەو پاشماوەی پەلکی گەنم و برنج و ئەو پاشماوانە هەمووی بەکارهێنێتەوە حکومت لێ وەرەگرێتەوە لێ ئەکڕێت هەم لێ ئەکڕێتەوە هەم بەخۆی بە خەڵکی ئەو منتیقەیە یان ئیشەکەن لەویا هەلی کارێکیان بۆدامی بۆ جێبەجێگرێ دوایەوەش کە بڵین بۆ بەردەسە بێ دوایەوەش کە ئەم ئەرزانە بە معالەجەی ئاوە سوێرەکەی بۆی کراو ئەو عیلاجانەی کە بۆی کرد بۆ عەرزەکە و مادەی ئۆرگانی بۆ گەڕانەوە دوایی ئەیکا بە عەرزەکە بۆ ماوەی 2 ساڵ ئەیا بە خەڵکی منتیقەکە یان یا بە فەلاحەکانی ئەو منتیقەیە بۆ ماوەی 2 ساڵ چوونە سەر عەرزێک کرابوو بە 3 و لەولا ئەو سنوورەوە بیابانەکە مابوو دواتە تەوسعە کردەوە ماوەکار باسێکی هینمان بۆ بکە وەکو بەڕێوەبەری ئەوەکو وەزارەت سەو بۆ کردین وەکو بەڕێوەبەری بڵین دارستان و پاوان چ دیاردەیەکی نامۆت هەست پێ کردووە لە وشکبوونی درەختەکانت لە حاڵەتی عەجیب غەریب لە دروستبوونی مارومێرووی غەریب چ شتێک هەست پێ گۆڕانکاری کە شووە کە لەم کە ڕوویاوە لە هەموو جیانە تەسیری هەبووە لەسەر ئێمەش ئەوەی کە ئێمە 2 ساڵەمەوە پێش حاڵەتێکمان هەبوو لە هەندێک لە پرۆژە دارستانەکانە لە دارستانی چەناچیان زیاتر ئەو شتە ڕوون بۆ ینی بەدیار کەوت کە زوربەی دارەکان وشکە بوون بە هۆکارێکی نادیار وشکە بوون چەند پسپۆڕێکی زانستیمان بردەسەری لە پەیمانگای کشتتوکاڵی هەروها لە کۆلیژی کشتتوکاڵی چەند کەسێکمان بردەسەری ئەو کاتەوتیان نەخۆشێکی فتراتەوە هەڵمانە معالەجەی بکەین و پرۆپۆزەڵمان تەقدیم کرد عیلاجەکە ئەو چارەسەری کە بۆی ئەکرا تێچوێکی زۆری ئەبوو ئێمە وەکو تەجروبە کردمان لەسەر سەددارێ نەتیجەیەکمان دەست نەکەوت ئەم بابەتە پشتگوێ خرا و لەوانەیە بڵێن توێژینەوەی لەسەر کرا توێژینەوەی لەسەر نەکرا ئەمە کەسی شارەزامان هێنا بەممان کرد صنفی ئەریزۆنیکادا ئەمە جۆرەکەینە ئەی گرێ بە تەواوی هەنی چوارینەکەی اینجا ئەش گوازنەوەبەرە بالا لە سنەوبەریات ئەریزۆنیکا زۆر بەریەوە لە سیتەکیش زۆر دروست ئەو بابەتە ئێستا ئەم ساڵ لە دارستانی سەیسادق زۆر بە ڕوونی هەیە لەوانەیە بڵێم زیاد لە 1970 ڕوبەرە دارستانەکەی گرتووە و دارستانەکە وشک بووە پێشتر هەستە بە منە کردبوو چەند ساڵەکە دروست بووە بەجاناب دەڵێم 2 ساڵە ئەمە دروست بووە لە پەراجانەوە هەبوو زۆرە جاڵجاڵۆکەکانە بینرێن بەڵێ بڵێ ئەڵێ تاراکی سپی هەنێجان ئەوە کەینەکە تۆڕەکە بەسەر گەڵاکەیە تۆڕێکەکە بەسەر گەڵای سنەوبەرەکانەوەە هەر سنەوبەر یا بە ڕوشتەکانی لەوانەیە لێسا پێ بڵێم ئەگەر هەندێک لە جوابەکانی منە بەدڵ نەبێ لەوانەیە سەبەبەکە ئەوە بێت کە ئێمە ناتوانین بە شێوەکو پێویست متابعی بکەین لەبەرەوەی ئێمە چۆن بەدڵم نییە حەزەکەم بۆ جەنابتی ڕوونکەمەوە حەزەکەم بگەمە شتێکی تر بۆ جەنابت و بۆ بینەران ئەوەیە کە نەبوونی کرێکار لێسە لە پرۆژەکانمانە کرێکارمان نەماوە کەسی کەسەبە تەمەنەکانمان هەموو خانشین و کادری زراعیمان کەم بۆتەوە لە چەند کرێکارەوە هاتوونەتە سەر چەند بۆ با نمونەیە بە جەنابت بڵێم پرۆژەی دارستانی گۆژەیە کرێکاری هەیە چی پرۆژەی دارستانی گۆژەیە کرێکاری هەموو گۆژە لە پرۆژەکە باسی ئەوە ناکەن کە 4 کۆمپانیا هاتووە لەوێ خزمەتەکە و کرێکاری بوو ئەگرێ و ڕوبەری 750 سەڵ زەکرێ و باسی ئەوان ناکەین حکوومەتەکە دارستانی گۆژەکە ئایدی منە یەک کرێکاری هەیە چەندێکە چەند دۆنمە چەند زەویە چەند زیاد لە 1500 دۆنمە تۆگە حسابی دۆنمکەی ڕوبەری شاخی گۆژە ئێستا لە کادرەکانە لەوانەیە دەربکەوە گەر 1500 دۆنم یەک کرێکار یەک کرێکاری هەیە من هەموو ساڵە بۆ ئیشکردن ڕوبەری کێشامەوە کە من کارمەندم نەبێ ئەمە من بەبەسم لەوە بوو کە جوابەکانی من لەوە گەیشتمەوە کە من کارمەندی تایبەتم نەبێ کە من کرێکارم نەبێ کە من تیمم نەبێ بە دوایە بچێ لەوانەیە لە کاتی خۆیان ئەمە دەرکەوت بێ و متابعە نەکراوێ سەبەبی متابعە ناکردنەکە ئەگەڕێتەوە بۆ ئەمانە هەموو ئەم شانە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ حکومەت کابێ حکومەت بودجە دانێ احتیمام بە دامەزراندن بە کادر جەناب راپۆرتی شیاوە بڵێ ئەم عنکەبوتە یەت قۆزاخێک کا بەسەر دارەکانە کارەساتی ناوەتەوە
راپۆرتێکی تایبەتمان ناوە بە وەزارەتی کشتتوکاڵ بۆ وەزارەتی خۆمانمان ڕەفع کردووە وەزارەتی کشتتوکاڵ کردوێتی بە پرۆپۆزەڵی تەقدیمان کردووە ئەم پرۆپۆزەڵە 150 میلیۆن دیناری ئەکرد 150 میلیۆنەکە لە وەزارەتمان بڕەکە کەم کرایەوە لە شارەکانی تریش ئەم حاڵەتانە ڕوویاوە لە سلێمانی هەیە و لە زوربەی شوێنەکان هەیە ئەگە بەڕیا کاچی بۆ هەولێر لە کۆیە ئەیبینی کارە ساتێکی تر ئەو ساڵ کەپلەکانی ئەمەیکە ئەم باسێکا کاکاروان لە هەموو پارێزگاکان دروست بووە بەڵێ ئەمان لە هەر شوێنە گوشک بوون پلەی گەرما لە سەر و 45ەوە ڕۆژەکانی زۆر دووبارە بێتەوە بۆنمە بگاتە مانگێک ئەم حاڵەتە هەست نەگەیشتونەتە 45 دەگات لەو حەقل بەتایەتی ئەوانەی کە ڕوویان کردێتەوە بەڵێ ئەو بەتایەتی و دارستانانە کە ڕووی بەخۆرن ڕوو بە سێبەرین ئەم حاڵەتیان ئەو حاڵەتەی تر چیەکەوتە شتێکی داری یوکالیپتۆز نەما لە 130 سەوزایی شارەکانی ئێمە یوکالیپتۆزە ئەم دارە دایان و ئاو زۆرە خوا کەچی ڕێگەکەی لە 80 سانتیم لە ئەرزایە لەبەرەوەی ڕێگەکەی تووشی بەستن و کەم ئاوی بۆتەوە ڕاز نەبوو قسە من بە دیراسە ئەیم کە کردومانە لەسەری لەگەڵ حکوومەتی بەریتانیا و لەگەڵ ڕێکخراوی ریچ و کریستیان ئەیت کە دەرەنجامەکەم یاوەتە بۆ وەزارەت ئەم دارە کۆچی کردنەما لە لای ئێمە کە دارێکە لە ماوەی 10 ساڵە دەمەتر بەرز ئەبێت توانای حەڤەتن گازی دوانۆکسیدی کاربۆنی کە کۆیەکاتەوە ئێستا ئەم دارە لە ناوچوو کامە بەڕاستی من پڕ بە دڵ ئازارە چێژم بۆی کاگرنج ئیشکردن لە کەمکردنەوەی ئەم خۆڵبارینە زۆر ئاسانە نموزجێکی عالەمیمانەیە حکوومەتی هەرێم هیچی پێکرا بەڵێ بە پارەی کەم و ئەنجامی زۆر بەڵێ من نمونەیەکی مەغریبی عەرەبی تەیەمێ دارستانی شامحەمەی دووەمیمان هەیە کە پاشای ئەو وڵاتەیە توانیوێتی هەموو ساڵێک 1 ملیۆن دار بن زەیتون زیاد بکە لە بیابانەکانی نزیک شاری سەبت و ڕیبات و ئەوانە کە حکوومەتی ئیسپانیاش دەعمیەکە بۆ چکە لم و خۆڵبارینەکە لە گەروی جەبەتاریخەوە پەڕێتەوە بۆ ئەوان ئەم وڵاتە ئێستا بۆتە یەکێک لە وڵاتەکانی بەرهەمهێنەری زەیتون دارستانی سناعی دروستکرۆ بە یوکالیپتۆز بەراز و ئاژەڵە کێویەکانی هێناوەتەوە بۆ ناو ژینگەکەی پلەی گەرمی ناو شارەکانی دوو پلەدا بەزانووە هیچ هونەرێکیش نییە تەنها ئیرادەیەکە لە ڕێی تۆڕێکی ئاودێریەوە هێنانی کۆمەڵی خاک بە مەتر مربعی خاک داری زەیتونی تا چاندووە ئێستا دارستانێکی دروست کردووە زۆر باشە زۆر سپاس بۆ پێشنیارە جوانەکانتان بۆ زانیاریەکانتان دەستی هەموو لایەکتان خۆش بێ و ماندوو نەبن و هیوادارم بگاتە شوێنێک ئەم پەیامانەی ئەمان نردیان بگاتە ئەدرەسێک لەم وڵاتە کاتێکی خۆش و بە ئومێدی سەلامەتی بۆ هەمووان بەخێر بن سەرسەر